عزیزانمان لە هەرجەیەکەن سڵاوی مەتان لێبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت بۆ هیواین هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشحاڵین ئەمڕۆژ کۆمەڵێ بەرگۆ بابەتمان بۆ ئامادەکردوون بۆ هیواین تا کۆتایی پرۆگرامەکەمان بینەرمان بن و سوود لا بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. خۆشەویستانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا سێتەوەری سەرەکی پێکدێت لا تەوریکەم سەرساماندا باز لە ڕێخستنی کۆڕێک ئەکەین لەلایەن چەند کەسێک کە ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین ئەم کۆڕە بۆچی ڕێکەخرێت کە زانین کە ساڵۆنی کوردستانی نوێ هیچ کات کۆڕی لێ نەبراوە هەموو کات کۆڕی ساز کردووە بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا و کۆڕانەوە سێرا ئەمڕۆ یەکەمین کۆڕ دوای کەرەنتینە سازەکە ئێمە ئەمڕۆ ئەمانێت بزانین کەم کۆڕە باز لە چی دەکا و لەلایەن کێوەڕێک دەخرێ و لە کوێڕێک دەخرێ لە هەمان کاتیشدا باسێک لە گرنگی ئەم کۆڕانە دەکەین و ئامانجیان چیە لە ڕێخستنی ئەم کۆڕانە ئەمە تەوەری یەکەمان دووە بەدوایەوە چینە سەر تەوەری دووەمان لا تەوەری دووەماندا باز لە منداڵ و یاساکەین وەکە زانین کە منداڵانیش وەکو کەسانی گەورە پێویستیانە کە یاسا بزانن ئێمە ئەمڕۆ باز لەوە دەکەین کە ئەو یاسانە چیە کە دەبێت فێری منداڵان کرێ و تا چەند لە ئێستادا گرنگی درا بۆ یاسانە بۆ ئەوی فێریان کرد لە هەمان کاتیشدا کێ بەرپرسە لەوەی کە منداڵان فێر بکە بۆ ئەوەی کە فێری یاساکان ببن خێزان و پەروەردە تا چەند ڕۆڵیان بینیوە و وەکە زانین لە ئێستادا منداڵان زۆربەی کات ئامێرە زیرەکەکان بەکارێنن چی بکەین بۆ ئەوەی کە ئامێرە زیرەکەکان بکەینە هۆکارێک بۆ ئەوەی کە منداڵەکانمان فێری ئەو یاسایانە بن کە لە ڕۆژانە پێویستیان پێوێتی و جێبەجێ بکەن ئامەش تەوەری دووەممان و دواتریشە چینە سەر تەوەری سێمان لا تەوەری سێماندا باز لە وەرزی لێکردنەوەی بەرووبوومەکانەکەین بزانین لە ئێستادا وەرزی لێکردنەوەی چ بەرووبوومێکە چ بەرووبوومێ پێگەیشتووە لەمان کاتیشدا باسێک لە بەرووبوومەکانی سەوزە و میوە ئەەکەین ئەمانە تا چەند لەم ساڵدا بەرووبوومیان باش بووە و بە باشی بەرهەم هێنراون لەمان کاتیشدا باسێک لە بەرووبوومەکانی تریش ئەەکەین و تا چەند پێویستە لەم ساڵدا یارمەتی جوتیاران بدرێەوە کە زانین کە بەهۆی نەخۆشی کۆرۆنا و نەخۆشی کۆرۆنا بێگومان سەرجەم سێکتەرەکانی وەستان بێگومان کاریگەریەکی زۆریشی هەوە لەسەر سێکتەری کوشت و کاڵ و ئێمەش ئەمڕۆ باس لەوە دەکەین کە چۆن وا بکەین کە کەرتی کوشت و کاڵ ببوژێنینەوانێ و ئەو بەرووبوومانی کە هەمانە لە بازاڕەکاندا ساخت بکرێتەوە ئەمە تەواوی بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بەرگۆ بابەتەکانمان ببینن بەڵێ عزیزانم هەروەکو وتمان لا تەوەری یەکەم و سەرتاماندا باس لە سازکردنی کۆڕێک دەکەین بزانین ئەم کۆڕە باس لە چی دەکا و دوای کەرەنتینە ساڵۆنی کوردستانی نوێ چۆن ئامادەکاری بۆ ئەم کۆڕە کردووە هەر بۆ مەبەستەش بەڕێز مەریوان مەسعود سکرتێری نووسینی ڕۆژنامەی کوردستانی نوێ باشێکی ڕاستەخۆ لامانە کاک مەریوان سڵاو لێبێ و کاتت باش بێت سپاسەکەم بە خێراتی کاک مەریوان سەرسامێ باسێک لە کۆڕەکە بکەین بزانین کە کۆڕەکەتان بۆچی ڕێک ئەخان و ئەم کۆڕە باس لە چی دەکات لە پێشەوە زۆر سپاستانەکەم بۆ میوانداریە لە خێراتی خۆشحاڵ زۆر سپاس دیارم کۆڕی کوردستانی نوێ وەکو جەناب لە پێشەکەی ئاماژەت بۆ کرد یەکەم کۆڕمانە دوای کەرەنتینە و ئەم بەڕاستی ڤایرۆسە کوشندەیە کە هاتە هەراوە کە خەڵکیێکی زۆر بەداخەوە تووشی بووە یان جای نەدەستداوە ئەم کۆڕە تاوان ئامانجلەی دوو شتە یەکێکیان دەستپێکردنەوەی بڵێن کۆڕەکانمانە دووش بە ناساندنی دوو کتێبی نایابی هەردوو بڵێن ڕۆژنامەی ڕێبازی نوێ و ئەشەرارەیە کە هەردووکتان دەزان هەردوو ڕۆژنامەکە خۆ دەزانانی زمانحاڵی یەکێتی اجتماعی کوردستان بووە ئەم دوو کتێبە کە بڵێن هەردوو ژمارەکە ئەشەرارە و ڕێبازی نوێ لە خۆ دەگرێت دوو کتێبی جیان هەموو سەرجەم ژمارەکانی خوڵی هەشتم تیای کۆکراوەتەوەی هەردوو ڕۆژنامەکە و بە دوو کتێبی جیا ئینشاڵڵا ڕۆژی سێشەمە حوتی ئێوارە لە بڵێن ساڵۆنی کوردستانی نوێ سازیەکات لە حوشەی مەکتەبی ئەعلام دیارە بۆ یەکەم جاریشە ساڵۆنەکەمان نەدەرەوە وڵی لەبەر ئەم کەرەنتینە و هینەی کە هەیە وتمان بە شێوازێک خۆپارێزی زیاتر بێ هەم مەسافەکەی بڵێم زیاترە هەم ئەو کورسیا و کورسی و شێوازی کە دایانین زیاتر لە مەتێک لە بینی کورسیەکانە مەسەرەن ڕەچاوەکەین و حەدیقەش و باخە هەم بۆ ئۆکسسیجین و هەم بۆ هەناسەش خۆ دەزانی خۆشتە و هەموو کۆڕەکانی ژمان عادەتەن بەیانیان بووە بەڵام ئەم جارە کوردمان بە ئێوارش حوتی ئێوارە ئەوەش هەر بۆ ئەوەی کە خۆتان زانە وەزەکە گەرمە ئێستا یعنی کۆمەڵێک بەڕاستی خاڵمانتیا ڕەچاو کردو بۆی بتوانین کە دەست پێ بکەینەوە و ئیتر بە هیوان بتوانین کە یەکەم کۆڕمان لە شاری پایتەختی ڕۆشنبیری و ئێمە دەست پێ بکەین لە دەست پێکردنەوەی چالاکیەکان کە خۆ ناشکری هەر ژیان بۆ وەستێت خۆ دەزانێت دەبێت دەست پێ بکەین. کاک مەریوان با باسێک لەوە بکەین کە جیاوازی ئەم کۆڕە چۆن ئەبێت لە کۆڕەکانی تر کە ساستان کردووە و تا چەند هەوڵ دەدەن کە ئەم کۆڕە لەگەڵ ئەوەی کە یەکەم کۆڕە دوای کەرەنتینە جیاواز بێت. وەڵا تەمان ئێمە شاراوە نەبێتان قرسترە چونکە پێم وتی هەم شوێنمان گواستوتەوە هەم
وەسایلی تەکنیکی زیاتر ئەوێت چیت بە داتاشۆ بێت چی بە مەسایلی دەنگ بێت چی بە هەڵواسنی پۆستەرات و فلێکس بێ خۆ دەزانی خورسترە لە ڕووی باڵێن فەنی و ئیداریەوە ڕووەکەی تری ئیدارە و یان سەرپەرشتیکردنی کە لەلایەن کوردستانی نوێ خۆی دەکرێت ئەمە زۆر بۆ ئێمە بەڕاستی نامونیە چکە ئێمە ئیشەکەمان کردووە و مسەیتەرین جگە لەوەش ئەو میوانە بەڕێزانی کە دێن دیارە کۆڕەکانی کوردستانی نوێ وەکو هەمیشە کراوێ بۆ هەموو خەڵک ئەین تایبەت نییە بە کۆمەڵی خەڵکیان بە تەنها بە کادرانی خۆمان چەندین ڕۆشنبیر و ڕووناکبیر و خەڵکی ئاسایی دێتە کۆڕەکان و دێت بۆ هەم بۆ ئەوی کە کتێب دەستی بکەوێ هەم بۆ ئەوی کە بزانێن ناوڕۆژ کتێبەکان چی تیا جگە لەوە ئێمە دیارە کۆڕەکانمانوەکو ئاشنای لای ئێوە هەر کتێب ناساندن نییە و کۆری زدیمان هەبووە کە لە ماوەی ڕابردووە زۆر بە شێوەی ئۆنلاین تاوانتوانیمانە بیکەین بەڵام وەکو باسم کرد هیوادارم بتوانین یانەم کۆڕەشە کە ڕۆژ سێشەمە دەکەین شێوازەکەمان شێوازێکی گونجاو کاک مەریوان با باسێک لە بابەتی ڕێخستنی کۆڕەکە بکەین ئەمە بزانم کە هۆکار چی بوو لە ئێستادا دوای کەرەنتینە ئەم کتێبانەتان هەڵبژار بۆ ئەوەی کە لە کۆڕەکەتاندا باسی لێەوە بکەن دیارە ئەمە خۆمان هەم کوردستانی نوێ بڵاوکراوەمان هەیە کە چاپیەکەین و بڵاوەکەین هەمیش دۆست و ئازیزان چ ئەوانەی کە مەکتەبەکان یەکێتی بن چی ئەوانەی کە لە دەرەوەش بن چی ئەوانەی لە زانکۆ و پەیما هەر لە شوێنێک کە حەزکەم بێنە کوردستانی نوێ ئێمە ساڵونەکەمان کراوەیە وەکو هەمیشە وتومانە ئێمە هیچ باڵێن دەتوانێت تەنها شوێنین هیچ بەرامبەرێک وەرناگەین ینی هەم وەسیلەکان تەرتیب بکەین هەم ساڵۆنەکە هەم مەسائلی دەنگ و فەنی و هەم مەسائلی هەتا مەسائلی ئەوی کە پێویست بێ لە ڕووی ڕێخستنی کۆڕەوە ئێمە هەمووی لە ئەستۆی کوردستانی نوێ تاوان شەکە دەکەین و هاوکاری نووسەرەکە تەنها بۆ نمونەکە کتێبێکی هەبێ یان بابەتی چێ پێشۆشی کات دێت لەوێ کتێبەکەی خۆی ئەدا بە دیاری بە خەڵک یان کۆڕەکە پێشۆشەکە لەسەر بابەتێکی دیاریکراو تەنانەت ڕیکلام و چەندین مەسەلەن وەسائلی تری پێویست کە خەڵک داوەتکەین داوەت نامە ئەمانە هەمووی هەر لە ئەستۆی خۆمانە توانیمانە بکەین و بۆ بڕگەی دوین پرسیارەکەش ڕاستیەکەی ئەم دوو کتێبێک ئێستا لەبەردەستی منایە ئەم دوو کتێبە هەم شەرارە کە خۆتان زانن ینی هەم ڕێبازی نوێ کە ئەمانە بەڕاستی هەردوو ئایزەکەی هەفاڵی هۆسکوت و مامزەڵیان ئەم دوو هەم ڕێبازی نوێ کە زمان حاڵی یەکێتی بووە هەم ئەشەرارش کە بە عەرەبی بوو هەر زمان حاڵی یەکێتی بوو ینی ئەم دوو بڵاوکراوە هەبووە لە شاخ دیارە ئەمانە خولی هەشتەمن خولی هەشتەم دوای ڕاپەڕینە بەڵام بڵین کە ڕێبازی نوێ وەستاوە ئەمە کە شەش ژمارە لە خۆ دەگرێت شەش ژمارەکەی تیایە ئێستا هەم بە بڵین بە دۆکمنتە بە دیکۆمنتی کە هێنە هەمیش بە نووسراوە تۆزانشتر بۆی خوێنەر بە تەواوی مەسەلەن سوودی لێ ببینێت ئەمە کە شەش ژمارە بووە ژمارەی ئەخیری کە وەستاوە هەر لەسەر بڕیاری جەنابی هەڤاڵ مامجلال ڕۆحی شاد بێ ئەم کتێبە بڵین کە وەستاوە ڕێبازی نوێ کوردستانی نوێ دەرچووە لایەوە ینی وەستاندنی ڕێبازی نوێ بە دەرکردنی کوردستانی دەستی پێکردەوە بۆ شەرارەش هەر بە هەمان شێوە کاتێک وەستاوە دوای مەسافەیەک ئەلیتیحاد دەرچۆتەوە ینی بڵین تاواکەری ئەنجە بۆیە ناویندراوە لەم دوینە قۆناغی شۆڕژێڕی هەم ڕێبازی نوێ هەم شەرارە دوایەوە قۆناغی ئەتوانین بڵین مەسەلەن توزانمە ئەولەمە یان جیهانگیریان تازەیان قۆناغی نوێی ڕۆژنامەگەری کوردی ئیتر کوردستانی نوێ و ئەلیتیحاد کە بە خۆشحاڵی و کوردستانی نوێ سار بەردەوامە بەز ئیتیحاد ماوەیەکە بەداخەوە وەستاوە هیوادارمەش ینی لە داواتش نزیک کاک مەریوان باست لە ئامادەکاری کرد بۆ کۆڕەکەتان ئەمەوێت باسێک لە ئامادەکاریەکان بکەین زین کە جیازی ئامادەکاریەکانی ئەم کۆڕە لە کۆڕەکانی ترچین و تا چەند لە ئێستادا ئێوە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان چیتان کرد بۆ ئەوەی کە ئەو کەسانیە ناو کۆڕەکەتان پابەندی ڕێنمایەکان بنوە نەبێتە هۆکارێک ئەم کۆڕە بۆ ئەوەی کە ئەو هاوڵاتیانی یەنە ئەوێت تووشی نەخۆشی کۆڕۆنا ببن دیارە لە پێشەوە حەزەکەمەوە بڵێم کە دوو کتێبە بڵین مڵچی یان بڵاوکراوی ئەکادیمیای هۆشیاری و کادیانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە هەڤاڵ فەرید ئەسەسەر خۆی سەرپەرشتی کردووە و پێشچی بۆ نووسیوە بۆ هەردووچیان کە بڵاوی کاک مەریوان پێمان خۆشە ناوڕۆکی کتێبەکانمان بۆ باس بڵێ بۆ بڵین پرسیاریەکەمت کە ئامادەکاریەکان حەزەکەم باسیوت بۆ بکەم کە ئێمە بە خۆشحاڵیەوە ئەو میوانانی کە دێم بۆ کۆڕەکە تاوان هەمووی خەڵکی ڕۆشنبیر و ڕووناکبیرن ینی ڕەچاوی ئەوە دەکەن حتمما خۆپارێزی بەڵام لەگەڵەوەشە ئێمە وەکوڵی لە بابی احتیاتە مەسەلەن ئێمە کابینەی خۆپارێزیمان هەیە ئەوەی کە دژە ڤایرۆسەکە لە
هەر کەسێکەدا کە هێتە ناوەوە و بە هەمان شێوە کە ئەچێتە دەرەوە ئەوە یەک دوو مەسەی دەستکێش و دەمامک ینی دایانین و تاقیمات بەڵێ دای دەنین بۆ ئەوی مەسەنەی چێکێت یان بیری ئەچێت یان هەر هۆکارێشتر بێیان ناوانێت دەمامجیشی بەستە بێ دەمێکە هەستکای پیس بووە قێچێکە بابی گۆڕێ بە پاچی بێتە ناوە ئەنی هەوڵێن ئینشاءالله ئەوش خەڵکی هاوکارمان دێ کە دێنەوە هەوڵاتیانە یعنی بتوانین کە نمونەیەک پێشکەشکەین کە پەشیمان نبینەوە لەوەی دەستمان بە کۆڵ کردوێتەوە کە ئینشاءالله واکەین ینی هەموو کوردستانیان هەموو هەرێمی کوردستان چاو لەو کۆڕی کوردستانی لێ بکە کە ئێمە چۆن هەم قەڵەباڵغ بێ هەم خۆشمان پارێزین و هەم کۆڕەکەش ئینشاءالله بەسەرکەوتووی بەڕێوە بچێت بۆ بڵگەی دووەمی پرسیارەکە دیارە ئەم دوو کتێبە وەکو باسم کردیان دوو کتێبی زۆر نایابن دەگمەنن لە چی ڕوویەکەوە لەوەی کە ئەم ڕێبازی نوێ یان شەرارە جیلی ئێستا بە تایبەتی کەم بینیوێتی یان دەستی نەکەوتوە لە نەوەتویە کە دەرچووە خەڵکیشی کەم بینیوێتی یان لە زاکرەی ماوە ئێستا تۆ دەی لە دوودەی دوو کتێبە هەردووشی سەردەم ژمارەکان یەکێکیان 6 ژمارە یەکێکیان 7 ژمارەیە هەموو ژمارەکان بە وۆرد تەبع کراوەتەوە چاپ کراوەتەوە و ئەسڵەکەشی تایە بە نمونەی بڵین بە بەڵگە و بەهێن ئەمانە وا ئەکات هەم لە قەبارەکەشی قەبارێکی ئەنی بەرزین بڵین هەم کوالەتەکەشی باشە هەمیش قەبارەکەی گەورەیە کە ئەمە وا ئەکات هەم خوێنەر بۆ ئێستاین کە جیلی ئێستا هەم پێی ئاشنابێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەتی هەواڵمامزار چی کردووە لەو کاتانەیە و چیان پێشکەش کردووە و چ شتێک دەوری هەبوو لەو کاتەیە ئەمانە هەموو تیا بڵاو کراوەتەوە و جگە لەوەش ئەمانە بە خۆشحاڵیەوە بۆ کەسانی ئەکادیمی ینی هەم بۆ چی بۆ لێ کۆڵینەوە بێت چی بۆ توێژینەوەی ئەکادیمی بێ ئەمە زۆر ئاسانکاریە چونکە هەم چاپ کراوەتەوە هەمیش ژمارەکان لەبەردەستایە یانێکە تۆ ئەشەرارە بگری بۆ مەڵی لە خولی هەشتەمە ساڵی 91 مەسەن ژمارەکانی سەرجەمەتوانی وەربگری لەم کتێبەیە بێ ئەوی تۆ هیلاک بی مەسەن ئەشیفا بگەڕی یان یەکسەر بەردەستە بێت کە هیوادارم یعنی سوودێکی باش بکەینە کە دیارە ئەم هەواڵانە بە تایبەت کاکفەید ئەسەر ینی بە خۆشحاڵیەوە زۆر ئیشی تیا کردووە و زۆر هیلاک بۆتیایە چکار نەوزەعەلی ئەحمەد چی ئەو برادرانی تری کە لە ئەکادیمیا بوونە لە ئەکادیمیای هوشیاری پێگانی کادیران ئەم ئیشە باشیان کردو و کوردستانیش بە خۆشحاڵیەوە ئەم ساڵنایان بۆ ڕێکە خاو وەکو باسی بووری شاڵە دەست پێکەمان دەست پێکەشی بڵین باشە بێت کاک مەریوان ئەمێ باسێک لەوە بکەین کە تا چەند ئێوە هەوڵی ئەوەتان داوە لە کاتێکدا هاوڵاتیان لێنە ناو کۆڕەکەەوە لەکتری دوور بن پابندی ڕێنمایەکان بن وەکو باسم کرد ئێمە کەڵێن باخمان هەڵبژاردۆ باخەکە هەدەفەکە ئەوەیە کە زناوت باس لاڵێ ساڵۆنەکەمان کورسەکانی لێکەوە نزیک بێ یان با بڵێن خەڵک زۆر نەگرێت ئەگەر مەسافە دابنین میوانێک زۆر بێ نتوانین زۆر میوان دابنین بەڵام لە کاتێک بە و باخی مەکتەبی علامە هەڵبژاردۆ کە هەر لە کوردستانی نوێژەکەوێتە ئێوە لەگەڵشی ڕزگاری تازەیە لە سلێمانی دیارە ئەم کۆڕە کە ئیکەین وەکو باسم کرد مەتر زیاترمان داناوە هێویادارین کە لە بینی کورسیەکانە و زگە لەوەش دەستکێش و دەمامک ینی تقریبا واقعین کە هەمووی بیبەستێ و دەستی کات لەبەرەوەی ئەگەر نزیکیش بنەوە لە یەکتر تەسیری نەبێ بەڵام لەگەڵەوە هێوادارین کە بتوانین ئەو خۆپارێزیە بکەین چونکە وەکو باسم کرد ئێمە هەوڵ دەدەین ینی ئەگە سەرکەوتنەوە بەدەستێنا کۆڵیتیشمان لە بەرنامەیە بکەین کە ئینشاءالله شتێکی باشە بێت. کاک مەریوان با باسێک لەوە بکەین کە ئامانجی ئێوە لە ڕێخستنی ئەم کۆڕە چیە و ئەتانێت لە ڕێگەی ئەم کۆڕۆ چی بگەێنە هاوڵاتیان کە ئامادەی من حەز دەکەم باسیۆت بکەم ئێمە کۆڕەکانمان بەتوانم بڵێم نەوەستاوە وەکو وەستان بەڵام دەست پێکردنەوەی دوای کەرەنتینەیە لەوانێ بڵێ چۆن یان ئێستابینەران بڵێن چۆن ئێمە لە پیج و لە سایت و لە ئەکاونت و شتەکانی خۆمان لە کوردستانی نوێ هەمووی ئێمە کۆڕی ئۆنلاینمان هەبووە لە ماوەی ڕابردووە چۆن مەسەڵەن نووسەرەکەمان هێناوە هەم لە ساڵێن کوردستانی دانیشتووە بەڵام تەنیا نووسەرەکە بە شێوەی لایڤ دامان ناوە کۆڕەکەی پێشەش کردوم بۆ لە ماوەی ڕابردوو ئاخیر کۆڕمانی کاک بوڕان ڕەو بوو کە کتێبێکی تایبەتی خۆی هەبوو کوردستانی بۆی چاپ کرده بوو کتێبەکەی ناسان نزیک 20 دقیقە قسەی کتێبەکە کرد دوایەوە لە ڕێگەی لایڤەوە پرسیاریشی بۆ هات مەسەڵەن جوای بایەتەوە یانی وایە یان دوای جوای بیانەتەوە بە هەمان شێوە بەڵێنمان بە هەموو ئازیزانی ساڵۆنەکەشدا کە کتێبەکانیان پارێزداوە بە تایبەت ئێمە کە هەندێک ئازیزمان هەیە ینی وەکو هاوڕێ و دۆستی یان هەواڵی ساڵۆنی کوردستانی نوێن ئەمە ڕێزیان دەگرین کە لەوانەیە لەو زروفیان خۆمان ڕێگامە نەداوە بێن بەڵام پێم هاوتون کە کتێبەکانتان پارێزداوە کە کتێبەکانیان هەر پێشکەشەکەین لە لەم کۆڕەشدا هەر ئەم کتێبانە پێشکەش ئەکرێن بەڵێ
ئێمە تقریبان وەکو نەریتێکمان لێ کردووە لە کوردستانی وەکو پێم وتی ئێمە هەموو ئاسانکارێک بۆ نووسەرەکە ئەەکەین بۆ ئەوەی کە دێتە ئەوێ یعنی هەوڵ بە کتێبەکە بە خۆڕایی یا بە خەڵک بۆ ئەوەی کە دێتە ئەوێ هەست بکە کە شتێکی دەست دەکەوێت چونکە وەکو باسم کرد کوردستانی نوێ ئەو دۆستانی کە دێن خوێنەرن ینی خەڵکی ئاسایی نین لە ڕێگاوە دێن و من با کتێبێ بەرەمیان بسمە کۆڕەکەەوە نەخێت دێت گوێ دەگرێ مناقەشە دەکا ئەین تاو لە بابەتەکە دەکا شایستی ئەوەی تۆ کتێبەکەی پێشکەش بکەیت بۆ ئێمە ینی لەم ئینەشە کۆڕەشە ئینشاڵڵا هەر هەدەفەکە ئەوەیە کە هەردوو کتێبەکە هەم بە خۆڕایی هەم بە دیاری پێشکەشی ئایزانین کە ئامادە کاک مەریوان با باسێک لەوە بکەین کە بانگێشتەکانتان بۆ کادران چۆن بانگێشتان کردوون کە کوڕێکی وایە و پێویستە ئامادە بن ئەمە طبعا لە دوێنێەوە هەوڵا لە پێرێشەوە ڕێکلامان دەست پێ کردو هەم لە پیج و هەم لە سایت و هەم لە ئەو ڕێگانی سوسیال میدیای کوردستانی نوێ و لە بەیانیشەوە کە جەیدەکەمان دەرەچێتەوە بە هەمان شێوە ڕێکلامان بۆ کردووە و بە هاوکاری هەم تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بە ڕێزی ئێوە هەم رادیۆی گەلی کوردستان هەم پیوکەی میدیا زۆربەی کەناڵەکانی ئەوەی کە یەکێتین ڕێکلامان بۆ کردووە و جگە لەوە ژێمە چەندین گروپاتمان هەیە لە هەم لە وەستەپ هەم لە مەسنجەر و ئەمانە کە وەکو باسم کرد هەم هەڤاڵان هەم دۆستانی ساڵۆنی کوردستانی نوێ لەوەشە هەڕێکلامان بۆ کردووە کە بانگەشتمان کردوم کە بێن بۆ کۆڕەکان بەڵام وەکو باسم کرد ئێمە کۆڕەکانمان لەخوا بەزار قەت چۆڵ نەبووە بڵێم چۆڵە بێ ئەمە ترسیەوەمانە ئەسان قەرەباڵغیش بێ بۆ هەیە ینی شوێنەمان کاڵ بژاردووە بۆ بتوانین ینی خۆپارێزی ڕەچاو بکەین و زی خۆشحاڵی هەموو لایەک بێت دەستان خۆش بێت کاک مەریوان وەکو دوامین پرسیارم ئەمێ باسێک لەوە بکەین کە بەرنامەی دواترتان چیە دوای ئەم کۆڕە بەتەمای چ پرۆژەیەکن کە لە ساڵۆنی کوردستانی ئێمە تەوان وەکو باسم کرد کە بە هیوام لەم کۆڕای بتوانین سەرکەوتن بەدەست بێن و شێوازی بەڕێوەبردنی کۆڕەکەمان کۆڕێکی ینی ئەوە بێ شایستی ئەوە بێ کە کۆڕێتری بە دووادا بێ تاوان دوایەوە ئێمە چاپکراوێکی کوردستانی نوێمان هەیە لە نزیکترین دەرفەتدا کە چاپیش بووە ئەم کتێبی شەهیدان و سەروەرانە لە ڕۆژنامەی کوردستانی لە ڕۆژنامەی کوردی کە کوردستانی نوێ بە نمونە وەرگیراوە ئەمە یەکێکە لە توانم بڵێم توێژینەوە زانەئینەکان ئەکادیمیەکان کە برای بەڕێزمان کاک محەممەد مێرگەسووری ئامادەی کردووە لە ئەوکو توێژینەوەی زانستی لەسەر لاپەڕی سەروەران و شەهیدانی ڕۆژنامەی کوردستانی نوێیە کە بە خۆشحاڵیە خۆتەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی حزبی شەهیدانە بۆ ئەم کتێبە ئێستا کە چاپمان کردووە ئەم کتێبە ئینشاڵڵا گەر وەکو باسم کرد سەرکەوتنەوە بەدەستێن هەر لەم کۆڕەیە زانیمان زروفەکە ملائیمە گونجاوە بۆ خەڵکو ئینشاڵڵا ئەو ڤایرۆسەش کۆڕمانە بێتەوە دووەم کۆڕمان ئەم کۆڕا بێت ئینشاڵڵا گەر دەستان خۆش بێت سپاس بۆ ئامادە بوون سپاس بۆ زانیاریەکان بۆ لە سپاس بۆ مەریوان مەسعود سکرتێری نووسینی ڕۆژنامەی کوردستانی نوێ کاواشێکی ڕاستەخۆل لەمان بوو بەڵێ ئازیزان ئێستاش فیچەرێکمان هەیە لەسەر کەسێکی بازمون کە ماوەیەکی زۆرە کاری فیتەریەکە با بە کۆبینەری بین و دواتر بەردەوامەبین. من نازەنگەنەم دانیشتووی شاری سلێمانیم موالیدی 1969 سەرەتای ژیانم لە بەغا بوومە لەگەڵ باوکمە ئیشی فیتەریم کردووە باوکمش هەر وەستا بووە گەراژمان هەبووە لە بەغا لە ساڵی هەشتاکانە دوایەوە ساڵی نەوەتەکان سەفەرێکی سعودیام کرد 3 ساڵ لە سعودیا بووم لە شەریکەی ئیشم کرد ڕئیس مهندسین بووم لەوێ دوایەوە کە هاتمەوە سەرەتا دوکانێکی بیچووم کردەوە دەستم پێ کرد لەخوا بەزیا بێ ئیشەکەمان نەجاحەتی هێنا خبرەیەکی باشمان هەیە خبرەکەیش بە پێی مارەسە خبرەکە هاتووە بە دیراست سنەعەم تەواو کردووە بەڵام زیاتر بە پێی مارەسە خبرەکەم زیاتر بووە و فێری ئەم پیشێ بووینە و لەخوا بەزیا بێ سەرکەوتی بووینە هەوڵێ باشتریشە دەین و ئیشەکەمان گەورە بکەینەوە و وەکو نظامی شەریکەیەک دەست پێ بکەین لەم گەراجەیسە 8 نەفەر ئیشەکەن
بەڕاستی تا ئیسا 32 شاگردم هەبووە ئیستا ساحب گەراژ شاگردی خۆیان هەیە و ئیشی خۆیانەکەن. من حەزم لێتی وەکو چۆن خۆم حەزی خۆم حەزمە کرد فێری ئیشەکە بم، حەزەکەم فێری شاگردێ بکەم کە بڕوە دوکانێ بکاتەوە ئیشی خۆی بکات شاگردی خۆی هەبێ مستەقبەلێ بۆ خۆی دانا ئەوە زۆر زۆر ئاسایە لام. زۆر شاگردشم هەیە دوکانیان کردەوە یارمەتی ماوە و سەرکەوتو بوونە. بۆ شۆفەرانی عەزیز جارێ سەرەتا کە سیارەیەتەوە فەحسەکەین بزانین سیارەکەت جۆری گێڕەکەت چییە. بۆ نمونە ئەیسا ئەم سیارەیە 3 نوع گێڕ لەسەرە هەمان مودێل و هەمان شێوە 3 نوع گێڕ لەسەرە. ئێمە جارێ خەلەلی کتیابێ فەحسەی کۆمپیوتەریەکەین بە کۆمپیوتەری بۆمان دەرەکەوێ خەلەلەکەی میکانیکیە یان کارەباییە یان زۆرجار خەلەلی کارەبایی میکانیکی تێگەڵە بێ. کارەبایەکە تاسیری لە میکانیکە کردووە میکانیکی تەواوەکەین کارەبایی تەواوەکەین ئەنجا ئەتوانین ئەو سیارە چاکەین. بەڵام سەرەتا جارێ فەحسەی کۆمپیوتەریەکەین دوایە فەحسێکی ترایەکەین میکانیکی بۆمان دەرەکەوێ. پاشەوەی هەر سیارێک سەردانی ئێراکات لەگەڵەوەی کە ترایی پێکرێم سیارێ حاڵەتی میکانیکی تەشخیصەکرێت ئەبێت فەحسێکی کارەبایی ئەم سیارێش بکرێت بۆی کە تەشخیصی خەلەلەکەی بکرێت 100%. چونکە لە زۆر حاڵەتە تەشخیصکردنی سیارەکە خەلەلەکەی زۆر لە چارەسەرکردنەکەی گرنگترە. پاشەوەی کە فەحسی ئەم سیارەیەکەین ئەبێ بچیتە سەر مۆدێلی نەوعی سیارەکان و شێوازی فەحسکردنەکە ئەبێ نەوعی مۆدێلەکەی دیاریکرێت لەگەڵ سەر بەچ وڵاتێکە یاخود ئەوروپیە ئاسیاییان ئەمریکیە. ئەم سیارانە شۆفلێتن سەر بە وڵاتی ئەمریکان. پاش فەحسکردنی ئەم سیارەیە بۆمان دەرکە کۆدی P0776 یاوە کە کۆدی جۆزەی کۆنتڕۆلەکانە کە جۆزەی کۆنتڕۆلەکان سۆنێت واڵە بەڵام بە چ شتێک ئازانین کە ئەم حاڵەتە میکانیکە حاڵەتی ستەک ئۆن یان ستەک ئۆف لەگەڵ جۆزەکانە نووسرا بوو ئەم حاڵەتە حاڵەتی میکانیکە. بەم شێوەیە ئەزانین ئەم حاڵەتی ئەم سیارەکەتیەتی ئەگەر جێڕەکەی بکرێتەوە 100% خەلەلەکەی میکانیکە و لە ناو جێڕەکەیە. ئەم خەلەلانش کە ئەسڕێتەوە ناسڕێتەوە لەبەری خەلەلەکەی فعالیە گەڕێتەوە هەنێجار خەلەلەکە ئەسڕێتەوە دوای ئەوەی کە خەلەلەکە ماوەیەک لەسەری ڕووی دیسان خەلەلەکە ئاگەڕێتەوە. زۆر جار هەنێک کۆدەیە لە فەحسی کۆمپیوتەریا دەرئەکەوێت لای هەنێک کەس وا دەرەکەوێت کاڵن فەحسی کۆمپیوتەری حاڵەتی میکانیکی دەرناخات بەڵام هەنێک جار هەنێک کۆدمانەیە کە بەو کۆدەیە یاخود بەرنووسینی تەنیش کۆدەکە کەەوە گرنگترین شتەکە لەگەڵ کۆدەکە بخوێنیتەوە بۆمان دەرەکەوێت وەکو ئاماژەیەکە بەپێی دراسەکردن بۆ دەرەکەوێت کەم حاڵەتە میکانیکە. بۆ نمونە حاڵەتی ئینکۆرت گێر راتیۆ یاخود بۆ نمونە سۆلێن ڤالڤ ستەک ئۆن ستەک ئۆف ئەمانە کۆمەڵی خەلەلن کە سەبەبەکەی ئەگەڕێتەوە بۆی کە خاڵتەکەی کارەبایە یاخود بۆ نمونە ئەساسیەتی کارەبای سیارە لە حاسەکانەوە دەست پێکات لە حاسی ئینپوت و ئاوتپوت جێڕەوە ئیعازەیە بە عەقڵ لە عەقلیشەوە ئیعازەکە ئەگەڕێتەوە بۆ کۆنتڕۆڵەکان یاخود بۆ جۆزەکان. کاتێک خەلەلێک لە حاسەکانە ڕوئەیات یاخود ئەم حاسانە یاخود دیشلیەکانی تێگەچێت لای هەنێ جاروا دەرەکە کە تۆ حاسەکەت سووتەوە بەڵام حاسەکەت تەواوی کێشێکی نییە بەڵام خەلەلەکە میکانیکیە و دیشلیەکانە. ئینشاءالله ئێستا حاڵەتەکەمان تەشخیص کردووە بۆمان دەرکەوتەوە کە ئەمە حاڵەتی میکانیکە و کۆدی P0776 و مادام وشی ستەک ئۆنی لەگەڵا بە پێی ممارسی خۆمان ئەم کۆدێکی میکانیکیە. ئینشاءالله ئێستا ترایشی پێکەین بۆی کە حاڵەتەکەمان تاوەتەوە بۆ ڕوون بێت و تەشخیص کرێت پاشان جێڕەکەیەکەین و ئینشاءالله ناو جێڕەکەش پیشانەدرێت. شۆفەرانی عەزیز وەکو وتمان سیارە کە خەلەلی تیاکەوت نابێ زۆر زەخت لێ بکەین.
ئەوە نەتیجەی زەختکردنە. ئەمانە شکاوە، ئەم دشتیانە شکاوە، خواردەی ورد بووە. ئەم وردە ئاسنە ئەچێتە بینی ئەم پستۆنانە لاسیگە ئەی تەقێنێ، ئەمانە تەقێنێ. ئەمە وەکو سپرنگێکتیایە لاینەی تەرجیعی پێڵێن. ئەلێرەوە هادروویکی بۆ ڕوا کە ئەم پستۆنە بەرزەکاتەوە کلاشەکان ئەگرێ، ئەمە بۆ نمرە 3، ئەمە بۆ نمرە 4. بەڵام ئەو وردە ئاسنە کە بچێتە ناو گێڕەکە، ئەو وردە ئاسنە ئەدا لە پستۆنەکان چبنەکان هۆکاری هایدرولیک لە کاتی خۆی نەیگۆڕی، خەلەلێکی تیاکەوێت زۆر زەختی لێ نەکەی. بۆ نمونە لە معدەلە کابرا 150 ڕوا، معدەلی 150 ڕوا نابێ بە بیادە گێڕ عادیەکە و لە گێڕ عادیەکەەوە بیا بە 1 و بە 2 بە ئۆتۆماتیکەیی بەدیەکە خۆی استحقاق خۆی گۆڕێ. گێڕ عادیەکە هینی خۆی هەیە کە گێڕ عادیەکە بۆ هەورازیەکە کە استحقاق خۆی هەیە کە گێڕ عادیەکە پێ بگۆڕی، ناکرێت بیدەی بە یەکەکە یان بە 2 3 4ەکە دەویر بچێ 120 بڕۆی لەسەر 3 بێ یان لەسەر 2 بێ. هۆکاری زۆرە. ئەوە ئینشاڵڵا بۆ حەڵقەیەکە باسیەکەین کە هۆکارەکانی چییە کە ئەمانە ئەشکێنێ. ئێستا وەکو نمونەیە باسمان کرد. شۆفێرانی عەزیز، ڕێنمایەکمان هەیە بۆ شۆفێران کە چی بکەن ئەو گێڕە مقاومەی زیاتر بێت، تەمەنی زیاتر بێ. بیدایەت هایدرولیکە بێ زۆر زەرورە ئەبێ ئاگات لە هایدرولیک بێ. هایدرولیک جۆری زۆرە. بۆ ئەمانە زۆر هایدرولیک تێکرێ. بۆ ئەمانە سیڤیتین پەمپ و زنجیرە، ئەوە ئەبێ هایدرولیکی خۆی خاص خۆی هەبێ. بۆ نمونە ئەمە CVT NS3 ئەوەی تێکرێ. مودێل تازەکان، مودێلە کۆنەکان بڵێن تا 2014 کۆنە NS2 ئەوانە تێکرێ. بەڵام 16 و 17 و 18 و 19 ئەوانە ئەبێ CVT NS3 تێکرێ بۆ گێڕی زنجیر. بۆ ئەمانش زۆری هایدرولیک زۆرە. هەر لەسەر لینەکانیش نووسراوە. هایدرولیک هەیە 35,000 کیلومتر ئەبێ بیگۆڕی، هەیە بە پێ سارەکەیشێتی لەبەرەوەی پلەی چەوری زیاترە، پلەی گەرمی زیاتر، حملی گەرمایی زیاترەکە، هەیە 65,000 کیلومتر ئەنجا ئەبێ بیگۆڕی. نەو هایدرولیکمان هەیە 95,000 ئەیگۆڕی. بەڵام شەریکە خۆی زۆرە هایدرولیکی تێکردووە 65,000 کیلومتر ئەبێ بیگۆڕی. بۆ جەوی خۆمان نەختی گەرمە لە 60 بیگۆڕی ئەو باشترە. بەڵام شەریکە هەر هایدرولیکێکی دروست کردووە ئەوە نەختی گرانە، نزێت لەسەری 105,000 کیلومتر لەسەری بڕۆ. گێڕیش بۆ نییە دەرەوەی پیسە پاکە، گرنگ ئەوە ناوەکەی شتی باشی بۆ دانی، هایدرولیکی باشی بۆ دانی، لاسیکی باشی بۆ دانی، کلاچی نەوعی باش هەیە، فلتەر ئەوە زۆر گرنگە. مەصفی گێڕ تجاری هەیە و ئەسڵی هەیە. هەنێ مەصفی هەیە بۆ تەنان ئەمانە ئەم مەصفیانە ئەمە لبایە بە هیچ زۆرێک. ئەم مەصفێ لبایانە بە بازین ناشوەریە، نابێ بیشۆی. لەبەرەوەی مەصفی لبابێ بیشۆی دوایی ماوەیەکی کورت ئەو هایدرولیک هەڵنامژیە، وشکە بێ، ئەو لبایە وشکە بێ، هایدرولیک هەڵنامژیە. هایدرولیک لەکوێ هەڵمژێن؟ لە مەصفەکەەوە، لە کێسەکەەوە مەصفەکەەوە بۆ ئۆیل پەمەکە، ئۆیل پەمەکە یا بە کۆنتڕۆڵەکە تەوزیعەکە بۆ درامەکان، 1 و 2 و 3 و 4 و 5 و قوبەی پێکەیت و ئەوانە کە مەصفی وشک بوو هایدرولیک هەڵنامژیە، خەلیلی زۆر بۆ دروستەکە. بەڵام مەصفی سیم هەیە مشەبەکە، ئەوانە ئەتوانی بشۆ کێشەی نییە ئەشوەریە. بەڵام مەصفی لبا بە هیچ جۆرێ بە بازین مەیشۆن و بە سفرا مەیشۆن. بیگۆڕی باشترە. گۆڕینیش ئەسڵی و عادیتیایە. نەوەیە کاتووە تجاری عادیە، وەکو ئەوەیە مەصفەکەی خۆی بە بازین بیشۆی دووبەسی، دوای ماوەیەک هایدرولیک هەڵنامژێ، کێشەی زۆر بۆ دروستەکە.
انشاءڵا بە پێی توانە ئەتوانین معلوماتان بینێ و ئەوەی بە پێمان بکرێت شەڵا قسووری ناکەین لەگەڵتانە. وەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین دەستخۆش بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو فیچەرە. هەروکوتمان لە تەوەری دووەمماندا باز لە منداڵ و یاسا ئەەکەین بزانین کە ئەو یاسایانە چیە بکە پێویستە فێری منداڵان بکرێن لە هەمان کاتیشدا کە بەرپرسیارە لەوەی کە فێری یاساکانیان بکە پەروەردە ڕۆڵی چی بووە خێزانەکان ڕۆڵیان چی بووە و وەکەزانین کە لە ئێستادا منداڵان زۆربەی کات ئامێرە زیرەکەکان بەکارەهێنن. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین تا چەند گرنگە کە لە ڕێگەی ئامێرە زیرەکەکانەوە ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە فێری یاساکان ببن و جێبەجێ بکەن. هەر بۆ مەبەستەش بەڕێز شۆخان گەڵاڵی مافپەروەر بە شێوەیەکی ڕاستە خۆل لامەنە. شۆخان خان سڵاو لێبێ و ئەم کاتت باش جەنابتان زۆر سپاس بۆم سپاسەکەم بەخێر هاتیت. شۆخان خان با سەرتا باسێک لەوە بکەین کە ئەو یاسایانە چین کە پێویستە فێری منداڵان بکرێن. سەرەتا یاساکان لە خێزانەوە دەست پێەکە ینی مناڵ لەسەر دایک و باوک ینی مەفروزە کە ئەو مناڵە هێنێت قەراری ئەوەیە مناڵە دروستکە ئەبێ کەشێکی وا ئارامی بۆ دروستکە لە هەموو کێشەکان بە دووریکە تەواوی پێداویستەکانی سەرەتایەکانی مناڵ هەمووی بۆی دابینکە لە ماڵێکی ئارام ژیانێکی تەندروست. ئەوانی کە پێویستێتی لە سەرەتای تەمەنیە هەتا کاتە تەمەنی ئەوەی کە مناڵەکە حازرە بێ بە قۆناغی باخچەی مناڵان ئیتر وردە وردە ئەو یاسایانە لە خێزانەوە دەست پێەکە هەتا ئەچێتە قۆناغەکان بەپێی مەرحلەکانی لە باخچەی مناڵانەوە دوایی سەرەتایی دوایی ناوەندی ئیتر هەتا ئەگاتە زانکۆ و پەیمانگە. شۆخان خان منداڵێک هەر لە سەرەتای لەدایک بوونیەوە هەتا ئەو کاتی ئەگاتە بڵین قوتابخانە ئەمە بزانم کە لە سەرتا و یاساکان چین کە پێویستە قۆناغ بە قۆناغ فێریان بکرێت. بەڵێ ئێمە بەنسبەت کە مناڵیەتە باخچەی مناڵانەوەوانە لە پێشە ینی زۆر لە باوەشێکی گەرمی دایک و باوک دوورەکەوێتەوە یەکسەرێتە ناو باخچەی مناڵانەوە پێویستە بزانێت کە ئەمە ئیتر فێر ئەبێت یەکەم شت فێری ئەوە بێت کە دوورەکەوێتەوە لە دایک و باوکی ئیتر ئەبێ ئەحتیمات خاتە سەر خۆی بۆ ئەوەی کە کەیت مامۆستا ئەبینێت لە پۆلەکە هاوڕێ دروستەکە فێری ئەوە بێت لە پۆلا دابنیشێ ینی پێویستی بەوە بێت کە ڕێنمایی بکرێ بەڵام لە باخچەی مناڵانە لە ڕێی زیاتر گۆرانیەکانەوە مەسەلەن ئەو مافانەی کە هەیەە ینی مافیەوەیە کە ژیانێکی تەندروستی هەبێ مافیەوە کە ناوی خۆی هەبێ ئیتر جارنامەکان زیات هەڵواسراوە جارنامەی جیهانی مافەکانی مناڵکە لە 2011 ساڵی 89 دەرچووە ئەو جارنامانە بە خۆشحاڵی وسە لە هەموو باخچەکانە ئەوانە هەڵواسراوە ئەو جارنامانە مناڵەکان ئەتوانی لە ڕێی ئۆپەرێتەوە لە ڕێی گۆرانی وتنەوە ئەوانە فێریانەکەی ئیتر ئێمەش زیاتر لەو ینی لەو وەختە ینی بڵێن لەو تاریخە بۆ مناڵان ینی بۆنەیەکیان بۆکەین کە ئەوە ڕۆژی خۆتانە ئێوە مافی ئەمە مافەکانتانە کە پێویستە بۆتان فەراهەم بکرێت هەم لە ڕێی باخچە و قوتابخانە و ماڵە و کۆمەڵگاوە ئاشنایانەکەی وردە وردە مناڵەکان زیاتر بە پراکتیکی ینی کە لە ڕێی شانۆگەریەکە و زیاتر ئەچێتە ینی مێشکی مناڵەکە و ئەچەس پێ لای. شەخەنغان با باس لەوە بکەین کە ئەگەر لە باخچەی منداڵانەوە کۆمەڵێک یاسا هەبن کە منداڵان فێری ببن دوای ئەوەی کە ئەچنە قوتابخانە تا چەند ئەم یاسایانە جیاوازترن لەوانی کە لە باخچە فێری بوون. بەڵێ ئەکرێتە سەر و قوتابخانە ینی ئەو قوتابخانەیە چۆن مامۆستاکە یا مەسەن ئەو بەڕێوەبەرێ ئەو مامۆستایە چۆن هەوڵ ئەیە لەگەڵ مناڵانە لەگەڵ دەرسەکانیە یعنی فێری ئەوە بە ئیلتیزام کا بە ئیلتیزام کا بۆ شتانی کە ئیتر قۆناغەکە تەبعاً ئەگۆڕێت نوعێکی ترە لە قوتابخانەیە فێریەکات مەسەڵەن پابەند دەبێ بەوەی کە ئەو حوڕیەتی کە لە باخچە هەی بۆ لێرە نیەتی ئەمە شێوازێکی ترە فێری نووسینە بێ فێری قەڵەمگرتن ئەبێ وردە وردە ینی ئەبێ مناڵ لە سەرەتاوە هەر معنی بە پێی مەرحەلەی عمری خۆی لەگەڵ یا ئەوانی لە دەوروبەرین مامۆستایە هاوڕێکانێتی ئیتر فێر ئەبێ و شت وەرەگرێ لە دەوروبەرەکەی. شۆخان خان بابێت لەسەر بەرپرسیارەتیەکان ئەمە باسێک لە خێزان بکەین وەک لەوەی کە منداڵ هەر لە سەرەتای لەدایکبوونی و لەناو خێزانیان لەدایک ئەبێت خێزان تا چەند ڕۆڵی هەیە لەوەی کە منداڵەکانی فێری یاساکان بکەوە کۆمەڵێک مناڵ هەیە لەگەڵەوەی یاساکانیش ئەزانێ بەڵام جێبەجێی ناکە هۆکاری ئەمە چییە؟ بەڵێ خۆی خێزان یعنی ڕادەی و شاری دایک و باوکەکە زۆر ئەساسە ینی ڕندانەوەیە وەکو ئاوێنەیە گوایە مناڵەکە
ڕندانەوەی ماڵەوە ئاياتەوە یعنی کێتە لای تۆ لە باخچیان لە قوتابخانە یەکسەر زانی ئەم مناڵە لە خێزانەکەی چۆنەکە کە فترەیەک لەگەڵ یا مامۆستاکە تەعاملەکەدا دەکە تەعاملی لەگەڵەکە ئەزانێ ئەم مناڵە شەڕەنگێزە ئەم مناڵە مناڵێکی هادی ئەم مناڵێکە زوو شت وەرئەگرێ درەنگ شت وەرەگرێ ئەنی هەستی پێ ئەەکەی کە ڕۆژانە تەعاملی لەگەڵەکەی یعنی هاتوۆتە خێزانی دووەمیەوەی تر تۆ هەستی پێەکەی چۆن ئەم مناڵە پەروەردە بووە ئەبێ ڕادەی وشیاری دایک و باوک زۆر یعنی دەوری هەیە لە لەگەڵیشیا ئەبێ پەیوەندی هەبێ لە بینی باخچەیان قوتابخانە لەگەڵ دایک و باوکەکەیە بۆ ئەوەی ئەگەر ئەم مناڵە هەر خەلەلێکی هەبوو دایمە لە سەرەتای تەمەن لە 4 ساڵ و 5 ساڵەوە دەرەکەوێت یعنی ئەو بنیاتی شخصیەتی ئەو مناڵاکە تۆ توانی هاوکاربی لەگەڵ مامۆستاکەیە بە هاوکاربی لەگەڵ ئەو شوێنەی کە ئەیبیتە مناڵەکەتی ئەبیت لێ ئەخوێنێت تۆ ئەتوانی پردێکی پەیوەندی دروستکەی بۆی مناڵێکی تەندروست تا چەند ئەم پردە پەیوەندیە هەیە تا چەند ئەم پەیوەندیە هەیە لە نێوان باخچەکان و قوتابخانەکان و خێزانەکان و تا چەند گرنگە هەبێت ئەزانچی ینی ئەبێت دایک و باوک کات بۆ مناڵیدان جاری وایە تۆ ئەنێری بە دوای دایک واکە من ناتوانم من کاتم نییە من ئیشم هەیە ینی مادام ئەم مناڵە و هێناوەتە دنیاوە ئەبێت تۆ کاتی بۆ دانی ئەبێ وەختی بۆ دانی تۆ ینی هاوکاربی کە لە قوتابخانەکە لە باخچەکە ئەنێرن بەش دواتە ینی ئەبێت تۆ لەو وەختەیە حازربی هەربەت کێشەیەگەیە گرفتێکگەیە ئەتوانی لە سەرەتای تەمەنیەوە تۆ چارەسەری بکەی بۆی ئەوە دوایی نەبێت بە وەکو بڵێن عقدەیەک لە ژیانی گەورەی ینی ڕەندانەوەیە بێت لە کە گەورە ئەبێت ئەبێ بە گرەیەکی دەرونی لە ژیانیە. شۆخان خان بە باسێک لەوە بکەین کە تا چەند لە ئێستادا دایکان و باوکان ڕۆشنبیری ئەویان هەیە کە هەل لە سەرتاوە منداڵەکانیان فێری یاساکان بکەن و ئەگەر هاتوو ڕۆشنبیریان نەبوو ئەرکی ئێوە چی ئەبێت لێرەیە؟ هەیانی بەخۆشحاڵەوە زۆربەی دایک و باوکان ینی زۆر ئاشنان ینی ئاشنان بە ئەوەی کە پیان خۆشە کە مناڵەکانیان ینی هاوکاریانەکەن زیاتر لە ماف و ئەرکی ئەوانەی کە لەسەریانە ینی ئەبێ مناڵ ینی وەکەوەی مافی پێڵی ئەرکەکانی خۆشی بزانێ بۆ نمونە فێریەکەی لە ماڵەکەی خۆیان فێرەکەی ژوورەکەی خۆی کۆکاتەوە ژینگەی ماڵەکەی خۆش بوێ ئەو ینی کە ژینگەی ماڵەکەی خۆش بە پاک و خاوێنی ڕایگر هاتە باخچەکە هاتە دەرەوە وڵاتەکەی خۆشیانی وردە فێری ئەەکەی بەو لە ماڵەوە ئەو یاسانە فێریەکە کە چۆن ماڵەوەی خۆش بێ هەم قوتابخانە و باخچەکەی خۆش بێ فێر ئەبێ ئەم مناڵە فێریەوە بێ ئەحتیمات خاتە سەرخۆی فێری ئەوە بێ ژینگەکەی پاک ڕاگرێ خۆی خۆش بێ هاوڕێکانی خۆش بێ ئەزێتی ڕەفیقەکانی نییە هاوکاری ئەوانەی دەوروبەری بکە و ڕێزگرتن ینی پێشەوە دایک و باوک ئەبێ فێریەوەی کا چۆن ڕێز لە خۆی لە خۆی گەورەتر بگرێ ینی لە دایک و باوک بگرێ لە خوشک و براکانی کە ئەچێتە ینی ئەچێتە باخچە ئەچێتە قوتابخانە ڕێز لە هاوڕەکانی بگرێ یا لەبەر دەرگا یاری لەگەڵ مناڵەکانی هاوڕێیەکە ئەزێتی نەیە هاوکار بێت یا مەسەرەن بۆ ئاژەڵ ینی ئەزێتی ئاژەڵ نەیە مەسەرەن کە ئاژەڵێکی بینی ئەبێ خۆشەویستی ئاژەڵی لا دروستکە هی ڕۆک لە باخچەکە لە ماڵەکە ینی فێری ئەو شتە ڕێنمایانی هەر تەمەنە و شێوازی خۆی جیاوازە چۆن ئەم مناڵە ڕائێنی چۆن فێری ئەەکەی بەڵام ئەوە لە خێزانەوە دەست پێکا و هەتا ئەگاتە قۆناغەکانی جایی تەمەنی. شۆخان خان بە باسێک لە ئەنجا ڕۆڵی پەروەردە بکەین ئەمێ بزانام کە پەروەردە تا چەند ڕۆڵی هەیە لە فێربوونی یاساکان وە ئەوانانەی کە هەن لە ناو پەروەردەدا و ڕۆژانە ئەخوێنرێن تا چەند هۆکارێکن بۆ فێربوونی یاساکان تا چەند یاساکانیان تێدایە بۆەوەی کە منداڵان سوودیان لێ ببین و بتوان جێبەجێ بکەن ڕۆژانە. تا ڕادێک هاوکارە ینی تا ڕادێک ینی ئەو یاسانە فێری ئەو مناڵان ئەکرێت ینی کە تۆ ئەوەی کە پێویستە ئەمە تۆ ئێستا لە گروپای یاسای تایبەتی خۆی هەیە ئەبێ بێدەنگی ڕاگری ئەبێ گوێ لە مامۆستا بگیری ئەبێ هاوکاری ینی هاوڕێکت بی لە کاتی ئەوەی کە قسە نەکەیت لەگەڵ یەکتریە لە کاتی وانەکانە لە کاتی یاریکردندا ئەزێت ینی ئەزێتی یەکتری نەدرێت ئەوانە وەکو یاسایەکی سەرەتایی وردە فێری مناڵەکە ئەکرێ دوای ئەوە کە ینی لە ڕێی زیاتر مناڵ ینی ئەوەی کە حەزی لێتی لە ڕێی
شانۆیە لە ڕێی مۆسیقاوە لە ڕێی گۆرانیەوە ئەو شتانە فێری ئەەکەی لای خۆشەویست ئەەکەی و زیاتر هەتاکە بە شتەکان بە پراکتیکی بۆ مناڵ بکرێ زیاتر ئەچەسپێ لە خۆی ئەەکەی بەنمونە خۆی هێنی تۆیکی بەنمونە وەکو شاگۆنۆگەرێکی بچووکی پێەکەی لە پۆلەکە خوان هەڵاڵسن بە نمایشەکە کە ئەوەی کرد هەستەکە یان لە مۆش لەوە دوای تۆدانی تۆ پرسیاری لەکەی ئێمە لەم شانۆگەریە ئەمەمان کرد چی فێر بووین یعنی فێریەکەی بەهاو ڕۆشتە جوانەکان ئەوەی کە پێویستە ینی لە مناڵی و ئەم مناڵە فێریکەی هەتا گەورە بێ و بە قۆناغ بە قۆناغ تێپەڕێنێ. شۆخان خان با باسێک لەوە بکەین کە ئەگەر هاتوو ئەم یاسانەی کە باسمان کرد منداڵان نەیانتوانی جێبەجێ بکەن یاخود ڕۆژانە جێبەجیان نەکرد تا چەند گرنگەکە دایکان و باوکان و مامۆستایان هەوڵیان لەگەڵدا بدەن و ئەو هەوڵانە چیە کە پێویستە بدێت بۆ ئەوەی کە یاساکان بچەسپێنرێت و جێبەجێ بکرێت ڕۆژانە زیاتر ئەبێ لە ڕێی هۆکانی ڕاگەاندنەوە ینی ئەبێت وشیار بکرێنەوە ئەو مناڵانە ینی ئەوە هاڵەیە کە ناکرێ مەسن لە ڕێی ئەو بۆ نمونە ئەو ئەفلام کارتۆنانی کە داوەزێ زیاتر پەروەردەی بێت لە شێوەی چیرۆک بێت یان لە ڕێی مەسەلەن ئەو ئامێرە زیرەکانە کە بەکارێنن زیاتر بەکاری بێنن بۆ ئەوەی فێری زمانێکی تر بێ ینی نەک هەر ینی تەنانەت هەر بۆ یاریکردن بێت توانانی بەکاری بێن و وی زمانێکی تر فێر بێ و کاتی بۆ دابن لێ ینی مناڵ ینی دایک باوک ئەبێ ڕقیبێکی تەواو بێ بەسەرەوەی کە بزانە ئەم مناڵە لە چەند وەختدا ینی وەختی بۆ دابنێ ئەوەنە بەکاری بێنێ ینی زیاتر لە پێویست نابێت زۆر بەکار بێت ئەبێ ئاگادار بێ کە شێوازی بەکارێنانەکەی چۆنە خۆی ینی دایمە دایک و باوک یەکێکیان ئەبێ ئاگادار بن چۆن ئەم ئامێرە بەکارێن بە شوێنی هەڵەیە بەکارنێ. شۆخان خانویستم باس لەگەڵەوە بکەم باس لەوە بکەین کە منداڵان لە ئێستادا زۆربەی کات تەکنۆلۆژیا بەکار ئەهێنن ئامێرە زیرەکەکان بەکارێن بە ڕێزیشت باست لێەوە کرد کە دایکان و باوکان پێویستە چاودێریان بن ئەمێ باسێک لەوە بکەین ئەو منداڵانەی کە دایک و باوکیان ئەیانەوێت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی تەکنەلۆژیا و فێری یاساکان ببن ئەو یاسایانە چۆن فێر ئەکرێن لە ڕێگەی تەکنەلۆژیا ئەو شتانەی کە ڕۆژانە پێویستە بەکاری بێنن لە ڕێگەی مۆبایلە زیرەکەکان لە ڕێگەی ئامێرە زیرەکەکانەوە ئەمە باس لەوە بکەین کە پێویستە سێری چی بکرێت بۆ ئەوەی کە یاساکانی لێەوە فێر ببن. ئەوێ زیاتر سێری ئەوانە ینی بە دوای ئەو سایتە پەروەردەیانە بکە کەشتی تازە فێری بەها و ڕەوشتە جوانەکان فێری مناڵام کرێ بۆ نمونە شێواز چۆن لە هەڵسوکەوتەکەی لەگەڵ لە خۆ گەورەتر لە باخچەیە لە قوتابخانەیە لە کۆمەڵگایە بەڵام ئەو لە زیاتر لە ڕێی ئەو ئەفلام کارتۆنانەی کە لە مناڵەوە نزیکە ینی لە عالەمی مناڵەکەەوە نزیکە ئەو زیاتر لەوێەوە شتەکان جوانتر وەرئەگرێ و فێربوونی زمانی کە ینی بەڵام نابێت زۆر ینی کاتێکی ینی بێت دایک و باوکەکە لەگەڵ یابن ئەم مناڵە نەک بیتە دەستی و بڵێ خۆی یاری پێ ئەکا و ئەوەنە ئەبێ دایک و باوک خۆی ینی ئاگای لێ بێت چکم زیاتر ئەوە تەسیری هەیە ینی ئەگەر زۆر لە حد بەکاری بنێ بۆ چاوی خراپە بۆ پشتی بۆ دانیشتنی ینی مناڵ هەیە ئەوەنە ئالودێ هەتا ینی وەختێکی زۆری ڕۆژەکە بە ینی بە بەکارێنانی ئەو ئامێرە زیرەکانەوە ینی بێتە هۆی ینی نەخۆشی زۆری لێ دروستە بێ ینی پشتی تێگەچێت چاوێتی ینی تەسیرە کاتە سەر مێشکی هزری ینی ئەوانە زۆر تەسیریە لە کەواتە بێت دایک کاتی بۆ دانێ کاتی بۆ دانێ بۆ ئەم مناڵە کاتێکی تایبەت بۆی وەرزش بک بۆی بیبا بۆ مەلەوانگە ینی ئەو یان بۆ پارکێ نابێ هەر زیاتر بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان. شۆخان خان باس لە کاتێکی زۆر کرد کە منداڵان بە سێرکردنی ئامێرە زیرەکەکان بەسەری ئەبن بەدەل لەوەش هەنێک پرۆگرام هەیە هەنێک ڤیدۆ هەیە ڕۆژانە کە سێری ئەکەنم بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە لە یاسالا بدەن پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە سێری ئەمانە نەکرێەوە ئەو کەزانین لە ئێستادا زۆربەی کات خەریکی یاریکردن ئەم یاریکردانەش ئەبێتە هۆکاریەوەی کە یاساکان جێبەجێنەکەن و فێری شتی تازەیانەکە شتێکە سوودی نەبێ بۆ ژیانیان ئەوە تا چەند گرنگە دایکان و باوکان ئاگاداری ئەمانەش بن بۆی بەکاریان نهێنن. بە دایک و باوکان زۆر وشیار بنەوە ینی بۆی ئێماڵین دائیمە دایک و باوک ئاگادار بێ لەوەی کە مناڵەکەی سێری چ سایتێگەکە ئەبێ ینی وەکو بڵێن سانسۆرێکی لەسەردا بن دێت ینی هەروە بە هەڕەمەکی نەدرێتە دەستی مناڵەکە بوێت بشێتە هەر
سایتێکەوە یا هەر شوێنێکەوە کە لەوەی تووشی جاری وایە مناڵەکە سێری یاریەکی ترسناکە کا دوای ئەوە تووشی ترسە بێ ینی چەنەها حاڵەتی وامان هەبووە مەسەن لە ماخچەکە هاتۆ تەماشاکەی مناڵەکە ترسنەوە و سێری ترساوە ینی نەخەوتووە سێرێکی یاریەکی ترسناکی کردووە ینی ئەوانە زۆر تەسیری هەیە لە مناڵەکە تۆشی ترسی ئەکات تووشی ئەوەیەکە ینی لە کۆمەلگا دوورکەوێتەوە ئەوانە زۆر تەسیری هەیە کەواتە تێک باوکە بێت دایمە چاوێکی ینی دایمە ڕقیب بن بەسەر مناڵەکانمانەوە. شۆخان خان بە باسێک لەوە بکەین کە یاساکانی تریش بەدەر لە یاساکانی ژیان ڕۆژانە ڕێزگرتنەوە جێبەجێکردنی کاری خۆیانە منداڵەکان باسێک لە یاساکانی تریش بکەین وەکو یاسا پەروەردەیەکان یاساکانی هاتوچۆ ئەمە پێویستە چۆن مامۆستایان و دایکان لە منداڵەکانی بگەێنن کە ئەم یاسایانەش هەیە و پێویستە پابند بن پێوە. بەڵێ بەنسبەت یاسای هاتوچۆ مناڵان لە باخچەوە فێر ئەبن و زیاتر دایک و باوک پێش ئەوش ئەبێ فێری کاکە خۆی بەستەوە کە مناڵەکە جێی تایبەتی خۆی هەیە لە دوا خستێجی یا مناڵی بچووکتریانەیە مەقعدی خۆی هەیە ئەی خاتە ناوی ئەی بەستێتەوە بۆ سەلامەتی مناڵەکەی کێتە باخچەی ساوایانیش زیاتر ئێمە ینی وحدەیەکمان هەیە لە ینی کە باسی هێماکانەکە وردە وردە فێری هێماکانەکە مناڵەکە ینی خۆیان بەکارهێنین وەکو شانۆگەریەکی بچووک ئەیکەن لە پۆلەکە ینی من لە باخچەکەی خۆمان سپاسی مامۆستاکان مەکەم کە هەڵەستن ینی بەوەی کە نمایشی نمایشەکەکەن لە پۆلەکە مناڵێکەکە بە مرورەکێکەکە بە پیادە جادەکەیان بۆ دروستەکەن بە خەت کێشان و هێماکانیان فێرەکەن چۆن ئەوەستێ ئیستا ئەمە مثلەن سوور ئیشارەتی سوور نابێت بڕوا ینی ئەو وەستێت زەردەکە ئامادێ سەوزەکە ڕۆیشتن سیارەیە و چۆن لە کاتێکا فێریەکە یەکێکی گەورەتری لەگەڵ نەبووداوە لە بڵێن پۆلیسی هاتوچۆ کافێر یارمەتیرا لە پەڕینەوەیە ینی ئەو هێمانەی کە قەدەغەیە وردە وردە بە پێی تەمەنی مناڵەکە فێر ئەکرێت. شەخان خان با باسەکیش لەوە بکەین کە تا چەند لە باخچەکاندا ئەو باخچەکان و قوتابخانەکان ئەو وانانی کە ئەخوێنرێت هۆکارن بۆ فێربوونی یاساکان و بەڕێز باست لەوە کرد کە پێویستە بە پراکتیکی بکرێت ئەم یاسایانە جێبەجێ بکرێەوە لە منداڵانی بگەێنرێت کە ئەم یاسایانە هەیە لە ئێستادا تا چەند ئەم پراکتیکیە بوونی هەیە تا چەند قوتابخانەکان و لە ئێستا کە دەرگای قوتابخانەکان داخراون بەڵام لە پێشتریش ئەمە باست لۆ بکەین تا چەند هەوڵیانداوە کە بە پراکتیکی ئەم وانانە بوترێتەوە بۆی کە وەک خۆت وتت منداڵان زیاتر شارەزابن لەوەی کە وەک بەوانە بخوێنرێت. بەڵێ وڵا ینی ئەمساڵ ینی حاڵەتێکی ئەوە ینی کتوپڕ و ئیسtisnایی بووە کە نەتوانراوە ینی هەوڵ بدرێ زیاتر بە مناڵان شتەکان ئاشنا بکرێ بەهۆی ئەم زڕوفەی کە هاتووە بەڵام زیاتر ینی زۆر هەوڵراوە بۆ ساڵانی تر مامۆستایان زۆر هەوڵیان داوە لە ڕێی ئەو وانانەوە وەکو چالاکیەک لە چالاکیەک ینی من زۆر ئاگادار بوون لە قوتابخانەکان وەکو چالاکیە کراوە بە قوتابیەکان بۆ ئەوەی زیاتر لە زەهنیانە بمێنێتەوە لە ڕێی گۆرانیەوە لە ڕۆی ئۆپەرێت و شانۆگەریەکانەوە. شەخان خانۆک و دوامین پرسیارم ئەمەوێت باس لەوە بکەین چی بکرێت لە کۆتاییدا بۆ ئەوەی کە منداڵان فێری یاساکان بن جێبەجێی بکەن دەیلانەدەن. بەڵێ وڵا ئەبێ دایک و باوک هاوکاری قوتابخانە و باخچە و بن بۆەوەی زیاتر هەوڵ بدرێت ئەو مافانەی کە هەیە مناڵ فێری ئەکرێت ینی هەموو بەپێ ئەو جاڕامەی مافەکانی مناڵ فێر ئەکرێ مناڵان دایک و باوکیش لەگەڵ یا هەوڵ با زیاتر پەرەی پێ بدا ینی تۆ ئێمە لە باخچە فێرێکین تۆ لی پرسەرەوانێ لە قوتابخانە بۆی بزانێت چی مافێتی چی ئەرکێتی ینی ئەو واجباتانی کە لە سەرەتی لە یەکەم فێریەوەی ینی نیشتیمانی خۆش بیە هەچ کەس پێویستە ینی هەموو مناڵی پێویستی بۆیە خێزانی هەبێ ینی ئەو نەجوان ئەو دانیشن ئەو جارنامانە باسەکەنەوە مناڵەکان لە ڕێی ئەو ئۆپەرێتانەوە ئەڵێ من ینی مافمەوەیە کە بخوێنم مافمەوەیە کە ژیانێکی تەندروستم هەبێ ئیتر مناڵەکە فێر ئەبێت لە ڕێی ئەو لەبەرکردنی ئەو جارنامانەوە اینجا تۆش ئەو جۆ ینی ئەو هینەی بۆ بخولکەنی لە ماڵەوە بۆی بتوانێت ینی بتوانێت ژیانێکی تەندروستی هەیە لە باخچەکە و لە قوتابخانەکە ئیتر ئەبێت بەوەی کە وردە وردە کۆمەلگاکەمان بەرەو پێش بڕوە. دەستەکانە خۆش بە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بۆ لە سپاس بۆ بەڕێز شۆخان گەڵاڵی مافپەروەرکە بەشێکی ڕاستەخۆ لەمان بوو بەڵێ ئازیزانم ئێستاش بڕگەینی گامان هەیە بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوام بین.
بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی هەروەکوتمان لا تەوەری سێم و کۆتاییماندا باس لە وەرزی لێکردنەوەی بەروبوومەکانەکەی بزانین لە ئێستادا وەرزی لێکردنەوەی چ بەروبوومێکە و لامان کاتیشدا باسێک لە سەوزەکان و میوەکان ئەکەین ئەمانە تا چەند لە ئەم ساڵدا بەروبوومیان باش بووە تا چەند گرنگە کە یارمەتی جوتیاران بدرێت بۆ ئەوی کە بەروبوومەکانیان باش بن هەر بۆ مەبەستەش مامۆستا زانا محەممەد شارەزا لە بواری کشتتوکاڵ و بەڕێوبەری توێژینەوەی کشتتوکاڵی سلێمانی باشێکی ڕاستە و خۆل لەمانە مامۆستا سڵاو لێبێم کاتت باش بێت سڵاو لێوەش سڵاو لە بینارانتانی بە هیوای تەندروستی باش بەخێر هاتیت مامۆستاگیان با باسێک لەوە بکەین لە ئێستادا وەرزی لێکردنەوەی چ بەروبوومێکە و چ بەروبوومێک پێگەیشتووە ئێستا وەرزی بەرهەمی یان پێگەشتنی ئەو بەرهەمانەیە چ سەوزە بن چ میوە بن بەرەو پێگەشتنە ڕۆن بە تایبەتی ئێستا کەم کەم هەنجیر پێگەیشتووە ترێ هەنێ لە ترەکان کە پێشوەختان ئێستا بەرهەمیان هەیە هەرمێ سێ و ئەمانە لە بواری میوەکانە بەرەو پێگەشتن ڕۆشتون و لە بواری سەوزەشە لە تەماتە و لە هەندێک خەیار و کوولەکە و باینجان و زۆر بەرهەمی ترمان هەیە کە پێگەیشتووە و هەرێمی کوردستان هەرچەندە بەڕووبەر بچووکە بەڵام بیئەی جای هەیە مەسەلەن هەندێک بەرهەم هەیە سا لە کاڵک لە گەرمیان کاڵشی کە لە ڕووبەری فراوان کراوە بەرەو پێگەشتن ڕۆشتووە ئەوانە یەتە ناو بازاڕەکانی سلێمانیەوە و سەوزەکان بەعام ئەوانی کە گەڵاین بەعام پێگەیشتون و ئێستا ئەتوانین بڵین کاتی ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە ئەتوانین بڵین بە ڕێژەی هەشتا بەرهەمی میوە و سەوزەکان لە بازاڕەکانی کوردستانە پشت بە خۆمانە بەستی. بەڵێ مامۆستا با بزانین لەم ساڵدا لەگەڵ بوونی نەخۆشی کۆرۆنا و بێگومان کاریگەری کردوتە سەر کەرتی کوشت و کاڵەمێ بزانم کە لەم ساڵدا بەروبوومەکان چۆن بوون. ئەوەی ڕاستی بێت خۆی هەر دەرکەوت لەم قەیرانی تەندروستیە کە تەندروستی و کشت و کاڵ دوو سەکتەری گرنگن کە لەم زروفە بەهانەی خەڵکەوە هاتن وەکو چارەسەر و وەکو خواردن بۆ ئینسان کە دابیکە ئەوەی کە جێی خۆشحاڵی بوو لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی پارێزگای سلێمانی هەمیشە بۆ کشت و کاڵ ینی شتێکی تایبەتیانە کرد ڕێگە پێدانیان بە جوتیارانەیە کە بچنە سەر چاڵگەی پەلەوەڕەکانیان سەر خانووی پلاسیەکانیان سەر چاڵگەی گەرم و جۆکانیان ئەمە هۆیەکی باش بوو بۆی کە ئێمە ئێستا لەگەڵەوەی کە دڵخۆشکەرە بەرهەمێکی باشمان هەیە هەندێک جاریش نیگەرانین بۆی کە بەرهەمەکانمان زۆرە لە بازاڕە و نرخی داوەبەزێ بۆتە هۆی نیگەرانی لای جوتیاران. مامۆستا باس لە زۆری بەروبوومەکان کرد لەم ساڵۆک ئەزانین کە بینیمان زۆرێک لە جوتیاران بەهۆی زۆری بەروبوومەکانیان و ساغ نەبوونەوەیان بەروبوومەکانیان فڕێ ئەدا پێویستە بۆ ئەمە چی بکرێت پێویستە بۆ ئەمە چی بکرێت بۆی کە ڕەنجی جوتیاران بەزایە نەڕوات پێویستە پلان هەبێت بەڕاستی نەک لە ئێستاە کە بەرهەمەکان پێگات ئەبێت پێشوەختە لە هۆ بە کشت و کاڵەکان فعا کشت و کاڵەکان کە هەیە لە قەزا و ناحیەکان کە لە نزیکە لە شەڵگەی جوتیارانەوانێ پێویستامانە ساڵانە پێش چاندن پلان و تەختیتی ئەم جوتیارانە بزانن ئەم پلانانە بەرزکرێتەوە بۆ لایانی پەیوەندیدار بە تایبەتی وەزارەت لە وەزارەتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە پێشوەخت ئیشی لەسەر بکرێت بەڕاستی پێویستەم بەرهەمانە بەڕاستی بازاڕیان بۆ بدۆزێتەوە پێویستەم بەرهەمی ناوخۆیانە بە بازاڕکردنیان بۆ بکرێت کە کارێکی زانستیە پێویستەم بەرهەمە ناوخۆیانە ئێمە هەمیشە وتومانە کە پرۆپاگەندەی بۆ بکرێت لە دەستگاکانی ڕاگەیان جامە کراوە مامۆستا کارانە کراوە ئەمە ئەگە بکرای ئەستا بەرهەمەکە و پرسیارە لە من ناکرد بۆچی فڕێدراوە بۆیە ئەمە ئەگەر ئەمانە پرۆپاگەندەی نیشتیمانیان بۆ بکرێت لە تەلەڤیزۆنەکان لە ڕاگەیاندنەکان لە زۆر وڵات من متابعەکەم کەناڵی تایبەتی بۆ بەرهەمی ناوخۆ دانرێت کە بە شێوەیەک وا لە هاوڵاتیانەکەن ئەگەر بێت و تۆ بەرهەمێکی ناوخۆ کڕیت وەکو ئەرشێکی نیشتیمانی و ئەرشێکی نەتەوەی و جێبەجێ کردووە ینی ئەوەی ئێستا ئەمە بەرهەمە زۆری کەوکو باسم کرد کە خۆشحاڵین بووی کە بەرهەمێکی زۆرمان هەیە بەڵام بەداخەوە نیگەرانی لەوەی کە پارە ناکات نرخ ناکات بۆ جوتیاران ئەمە پێویستی بە پلان هەیە بەڕاستی ئەوی ژەوێ بە پیشەسازی بکرێت یەکەم ئەو بەرهەمانی کە لای جوتیار هەیە ئەسناف و تەرزی وا چێندرێت کە بۆ پیشەسازی هەبێت و لەگەڵ ئەوەشە حکوومەت ینی فەرزی کا بەسەر وەبەرهێنانە بەسەر کەرتی تایبەتە
کە پێویستە کارگەی پیشەسازی گەورەش نا و بەرهێنانی زۆر گەورە و زەخمیش ناڵێن وەکوی هەیە لە زۆر وڵاتە کارگەی بچوک بچوک لە قەزا و ناحەکان لەو شوێنانە بکرێتەوانێ بۆی ئەم بەرهەمانە لەو شوێنانە وەرگیرێت و بکرێت بە پیشەسازی. مامۆستا باست لەوە کرد کە لە زۆربەی وڵاتان بڵێن کەناڵی جیا هەیە بۆ ئەوەی کەوا لە هاوڵاتیان بکرێت کە بەربوومەکانی خۆماڵی بکڕن. ئەمە باسێک لەو بکەین لە ئێستادا تا چەند هاوڵاتیانی ئێمە لە کوردستان بڵێن گرنگی بە کڕینی شتومەکە خۆماڵیەکان ئەدەن تا ئەوانەی دەرەوەکەێنە ناو هەرێمی کوردستان. ئەوەی کە لای هەمومان کە هینە یعنی باوە بەرهەمی ناوخۆی خۆمان لە بەرهەمی دەرەوە باشترن لەبەرەوەی بەرهەمی خۆمان ئەزانی چۆن بەرهەم هاتووە چۆن لە خاچێکی پیتا بەرەم هاتووە و چۆن بێتە بازارەوە بەراورد بە بەرهەمی دەروانێ کە نازانین لە چ شوێنەوە هاتووە بە چ سەرچاوێک هاتووە و چۆن پەروەردەکراویەتە هەرێمی کوردستانەوانێ بۆیە ئەمە بەرهەمی ناوخۆی خۆمان لا گرنگترەوە پێ باشترە لە بەرهەمی دەرەوە. مامۆستا هەر لە ڕووی تام لە ڕووی شێواز لە ڕووی بڵێن کوالیتی ئەو شتانی کە ناوخۆیان هەن جیاوازترن لەوانەی دەرەوە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێت؟ هۆکاری سەرەکی ئەوە بە تایبەتی لە دارە میوەکانە کە هەیە ئێمە سەمادی کیمیایی کەمتر زۆر کەمتر بە بەراورد بە بەرهەمەکانی دەرەوە بەکارهێنین چکە سەمادی کیمیایی زیاد لە حەدی خۆی کە بەکارێت ئەبێتەوەی هەڵمژینی ئاو زیاتری دارەکە کە ئەمەژە چێتە ناو بەرهەمەکەوانێ لەسەر ئەساسی تام و نەکەی بەرهەمەکە کەمەکاتەوە و بەرهەمەکە گەورە و جوانەکە شێوەیەکی بازرگانیەتێ کە خۆفرۆش بێ لە بازاڕە بەس بەرهەمی میوەی خۆمان بەڕاستی لەبەرەوەی زیاتر دارەکان لای ئێمە بە ڕێژەی زۆر پشت بە پێینی عزڵی حیوانیە بەستێ ساڵانە کە تەیەکەن ئەمە بۆن و تام و نەکەی تایبەتی خۆی مێنێتەوانێت. مامۆستا باسێک لە ئەو بەربوومانە بکەین کە لە ئەم ساڵدا پێگەیشتون باسێک لە سەوزە بکەین بزانین کە لەم ساڵدا بەربوومی سەوزە چۆن بووە و تا چەند گرنگە کە وەگەزانین کە بەربوومی سەوزە بەربوومی فرۆشی ڕۆژە تا چەند ئەتوانن کە جوتیاران لە بازاڕەکاندا ساغی بکەنەوە. ئەوەی جێگەی خۆشحاڵی بوو ئەم ساڵ ئەوەی کە تێبینیمان کرد تەنانەت لە وەرزی زستانیشە خانۆ پلاستیەکان کە ئێمە ژمارەی زۆر لە خانی پلاستیکیمان هەیە چ لە هەرێمی کوردستان و چ بە تایبەتی لە شاری لە پارێزگای سلێمانی کە ڕێژێکی زۆری تەیە کە تەقدیرەکردێت لە 15,000 زیاتر بێ ئەمانە ئێستا جوتیارەکان خۆشحاڵانە ئەیکەن بە بەرهەمی سەوزەی گەڵاکانیش ئەمە ئەم ساڵدا ڕەنگیان بۆ لە بازاڕە و بەرهەمێکی زۆر باشی بەرهەمە سەوزەکانی گەڵاکانی هەبوو تەڕەپیاز هەبوو زۆر بەرهەمی تر هەبوو کە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بەرهەمێکی زۆر باشە بوو وە لە ئێستاشدا کە کەش و ئاوهەواشی باش و لەبار و گونجاو هەیە بەرهەمەکانی سەوزە چەند نیوەیەک نەبێت چەند بەرهەمێکی زستانە نەبێت ئەوانی تر بە ڕێژەیەکی زۆر بەرهەمی خۆمانن لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە گرنگێکی باشی پێدراوە لەلایەن جوتیارانەوە بەڕاستی بەرهەمێکی زۆر باشەیە. خۆشحاڵیەوە. مامۆستا باسمان لە زۆری بەربوومەکان کرد لەم ساڵدا بەڵام باس لە گرنگی خاک بکەین خاک تا چەند گرنگە لە ڕووی بڵێن بەرهەمهێنانی بەربوومەکان و خاکی کوردستان تا چەند بەپیتە بۆ ئەوەی کە ئەو بەربوومانە بە شێوەیەکی باش بەرهەم بهێنرێت. ئەوەی کە ئێمە ڕوپێیمان کردووە بەڕاستی بەپێی ئەو ویزگەی توێژینەوەی کە ئێمە هەمانە لە هەموو قەزا و ناحیەکانە سلێمانی بەرز و نزمی جای هەیە لە هەر ناوچەیەک ناوچەی شارە زور بە بەراورد بە ناوچەی پشدەر ناوچەی پشدەر بە بەراورد بە ناوچەی چەمچەماڵ بە ناوچەی کەلار بە ناوچەی سلێمانی بازیان ئەمانە هەمیان جیاوازن بەڕاستی لە ڕێی ئاو هەوا و لە ڕێژەی بارانبارین و لە ڕێگەی لە جۆری خاکی شەوانی هەم جیاوازن بەگشتی ئێمە ئەوانەی کە شیکاریمان بۆم خاکانە کردووە ئەم خاکانە هەمووی ماوادی ئۆرگانی کە ماوادێکی عەزویە لە خاکدا هەیە ئەمە بە ڕێژەیەکی زۆر کە لە هەندێک ناوچە چێتە لە سایە 2 لە سایە 3 ئەمە وای لە خاکەکە کردووە زۆر بەپیت بێ وای لێ کردووە کە خاڵی فیزیایی و کیمیایی توربەکە باش بێ کە ئاو بگرێتە خۆی بۆ ئێمە هەمیشاڵین کوردستان خاچێکی ئاڵتونی هەیە و ئاوهەواشی باشی هەیە هەر تۆیەک فڕێ لەسەر عەرزەکە بۆ خۆی ڕێت ئەمە لە خاکەکە بە پیتە بە بەراورد بە خاچی وڵاتان هەروە لە زۆر ناوچە جگە لە خاکەکە منسوبی ئامان هەیە کە زۆر نزمە وەک دەشتی شارە زوور
و پلەی گەرمیمان هەیە کە هۆکاری ئەمێکا لە دەشتی شارە زۆر خاکێکی بەپیتە بۆ بەرومەکە. خاکی شارە زۆر بەپیتە لە بەروی ماڵی عەزی زۆر باشی هەیە و ئەگەر زیاتر دراسی ئێمە کردومانە لە ئاستی ڕووی دەریاوە نزمە کە لە هەندێ شوێن لە 500 متر کەمتر لە ئاستی ڕووی دەریاوە لە زستانانە پلێکی گەرمی زۆر گونجاوی هەیە بۆ ئێمە وەکو ناوچەیەک زانستیانە دایم پێشنیارمان کردووە کە جگە لە بەروبوومە استراتیجیەکان بۆ سەوزە یەکێکە لە هەرە ناوچە گرنگەکانی ئەم منتیقەیە لەبەرەوەی خاکی بەپیتە لەبەری چەند مەترێک زەویەک هەڵکەنە ئاوی هەیە لەبەرەوەی ڕێژەیەکی بارانبارینی زۆر باشی هەیە لەبەرەوەی پلێکی گەرمی زۆر باشی هەیە لە زستانە کە ئەو منتیقەیە بۆ خەزڕەوە زۆر باش. بێگومان مامۆستا باسێک لە پەتاتە بکەین بێگومان ساڵانە بەرومێکی پەتاتەی زۆرمان هەیە ئەمە باس لەوە بکەین کە تا چەند کوردستان گەشتۆتە ئاستی خۆبژێوی لە پەتاتەداوە ئەو خاکەی کە پەتاتی تێدا دەڕوێنرێ پێویستە چۆن بێ و ژینگەکەی چۆن بێت. بەرهەمی پەتاتە لە چەند ساڵی ڕابردوو لەم ساڵیشدا بەهۆی ئەو پاڵپشتی کە پێشتر وەزارەتی کوشتتوکاڵی کرد کە ساڵانە بنەتۆی پەتاتی هێنای هەرێمی کوردستانەوە و بەپێی ئەو دامێکە وەزارەتی کوشتتوکاڵی لەم چەند ساڵایە کەیکا لە کاتی پێگەشتنی بەرهەمەکە قەدەغەی هاتنی بەرهەمی پەتاتە هاکات و بە وەکو تۆ بۆهی بە پیتی خاکەکەوانێ کە ئێمە خاچێک شێوێت پێویستی بە خاچێکی تێکەڵە هەیە تێکەڵەیە مەزیجیە کە بەرهەمی پەتاتە زۆر باش گەشەی تیاکات هەروەها بۆی ئەوەی کە ئێمە لە دوو ناوچە ناوچەی سلێمانی و ناوچەی پێنجون هێشمان هەیە کە ئەتوانین بەرهەمێکی باشی پەتاتی تیا بەرهەم بێنین و لە دوو عڕۆشانی لە ساڵێکە دوو جارمان توانین بەرهەمی پەتاتە بەکاربێنین هەروەها بۆی گرنگی پەتاتە شەوکە لە لای خەڵکی بەکاردێت بەرهەمی پەتاتە لە ئێستاە ئێمە توانین وەکو هەرێمی کوردستان بڵین پشت بەخۆ بەستنمان هەیە و ڕێژێکی زۆر باش بەرهەممان هەیە بە تایبەتی لە پارێزگای هەولێر بە بەراورد لە پارێزگەکانی تر بەرهەمی پەتاتە زۆر زیاترە و ئەکرێت ئەم بەرهەمە گەشەی زیاتری پێ بدرێت و دنیایشی فراوانە پەتاتە بەڕاستی ئەتوانرێت ئێستا کارگەی بۆ دروست بووە کارگە بۆ جپسی پەتاتە و هەروەها هەیە ئێوە کاری ئەوی کابکە کە فینگەر جبس کە پەتاتی جەمید دروستکات پێما وایە داهاتووی بەرهەمی پەتاتە لە هەرێمی کوردستانە بەرەو باشی ئەڕات بەخۆشحاڵە مامۆستا پێویستی بە چ کەش و هەوایەکە بۆ ئەوەی کە زیاد کاتیایدا پەتاتە جەمێکی معتەدل ئەوێت جەمێکی ئەو نیە ئەنی گونجاوی ئەوێت کە زۆر گەرم نەبێت و زۆر ساردیش نەبێت مثل لە مانگی سێ وەکو مانگی سێ هەرێمی کوردستانی خۆمان باشترین کاتی چاندنە و لە مانگی شەشدا پێەکە و لە پێنجوونە لە مانگی حوتە چاندنی بۆ کرێ حەوت بۆ هەشت و لە مانگی دە و 11 پێەکات یعنی ئێمە دوو ناوچەمان هەیە بۆ بەرهەمهێنانی پەتاتە مواصفاتی ئەوەش ئێستا هاتوتە پێشانێ مەسەلەن ئەو پەتاتەی کە بۆ جبس دروست دەکرێت ئێمە ئێستا لەگەڵ کارگەی لیست کە لە پارێزگای سلێمانی لە ناوچی بازیان هەیە بڕی بەرهەمێت تەنیان هێناوە کە ئەمانێت ئەم بەرهەمە لە لای خۆمان زیاد بکەین لەبەرەوەی وای لێبێت تاقیکردنەوەی ئەو ئەسنافانە بکەین کە بۆ جبسە بێ بۆی پشت نەبەستێت لە دەروانە ئیتر بەرهەمی جبس بێنێت ئەمە باسێک لەوە بکەین کە باست لەوە کرد کە پەتاتەی جبس جیاوازترە ئەمە بزانین کە لە ڕووی ئەو پەتاتەی کە بۆ خۆراک ڕۆژانە بەکارهێنین ئەوشی بۆ جبس بەکارهێنرێت جیاوازیان چی ئەبێت چۆن بێت ئەو پەتاتی بۆ جبس ئەو پەتاتەی کە بۆ جبس و فینگەر جبس بەکارێت یان بەتاتەی بڵین جبس و مجەمیدە بە وەستن بەکارێت ئەمە سیفاتی تایبەتی خۆیان هەیە بۆ نمونە لە شکل و شێوەیە ئەوەی کە بۆ جبس بەکارێ ئەبێ شێوەی خڕبێ بازنەی بێت و ئەبێ تیرەکەی لە 35 بۆ 50 ملیم زیاتر نەبێت چکە لە بۆی کە لێ ئەبرێت قاشقاشەکرێ هەمووی حەجمی وەکو یەک بێ و ئەڵقە دەبچێت کە بە شێوەی جبسەکە دەرەچێت و سیفاتی گرنگیکەی کە تایەتی لە پێکاتەکە پێویستە مادەی ڕقی مادە سەڵیبە لە سایبی زیاتر نەبێت و نسبەی شەکری لە 0 بۆ 0.7 بێ لە سایان چکە ئەم شەکرا بەڕاستی ئەبێ ڕێشەکەی کەم بێت لەبەرەوەی ئەبێتە هۆی بۆری پەتاتەکە ئێستا ئەگەر دیقەت بێ بۆ پەتاتە ئاسی کە لە ماڵانە قاشەکرێت کە دوای چەند لەحزەیەک بۆرە بێت ئەمە گەڕێتەوە بۆ نسبەی زۆری شەکرتایەتی و اختیزار دەکات ئەکسەدا بێت بۆرە بێت بەڵام پەتاتەی
مجمد و پەتادی جبس ئەو فەرقی هەیە کابێ نسبەی سکەرۆز کەم بێت شەکری کەم بێت و مادەی جافەی لە ساڵی 20 کەمتر نەبێت ئەمە جیاوازە سەرچیەکانیان. مامۆستا ئەبینین لە ماڵەوە گەر ڕۆژانە پەتاتە بکرین لە ماڵەوە دای ئەنی چەکەرە ئەکات. ئەمە ئەگەر هاتو ئەم چەکەرەی کرد شیاوە بۆ خواردن تەندروستە بۆ خواردن یاخود لە چ کاتێکدا پەتاتە بۆ تەندروست نییە بۆ خواردن. پەتاتە و هەموو بەرهەمە سەرچیەکانی تر لەو کاتانی کە چەکەرا کرد شیاو نابێت بۆ خواردن لەبەرەوەی کە چەکەرەی کرد واتە ئەمە هۆرمۆناتی و ئەنزیماتی نمووی دەستی کردووە بە کارکردن و ئەو هۆرمۆنانەش کە ئەبنە هۆی گەشەی ئەو بەرهەمانە هۆرمۆنی زوو پێگەیشتنن بە تایبەتی ئەثلین کە لە پەتاتایە هەیە زیاکات نسبەکەی لەو کاتێک کە ڕوتوبە و دەرەجە حرارەتی بۆ زۆرە بێت و چەکەراکە لەو کاتێک ئێمەی خۆین تەسی لەسەر تەندروستیمانەکە لەگە بێت و تۆ بەردەوام بەرهەمێکی خۆی کە چەکەری کردووە بە تایبەتی پەتاتە کە چەکەری کردووە ئەبێتەوەی پیری پێشوەختەوە لەبەروی ئەثیلین بەکارێت بۆ ئەوەی کە زوو پێ بگەێنێت تەنانەت لە مۆزە کە سەوزە لێکێتەوە لە شوێنی خۆی دەرمانی ئەثیلینی لێن یەکێک لەوانەیە کە هۆرمۆنەکانی زوو پێگەیشتنە هەتا گاتێرە زەر دەبێت لەبەرەوە هەموو بەرهەمانی کە چەکەراکات خواردنیان باش نییە بۆ شیاو نییە بۆ تەندروست نییە. مامۆستا با باسێک لەوە بکەین کە ئەگەر هاتوو پەتاتەمان کڕی چ ڕەنگێک بێت باشە بۆ خواردن و تەندروستە بۆ بەکارهێنان. ئەبێت چەکەرەی نەکرد بێت ئەبێت نەخۆشەکانی لەسەر نەبێت و شوێنەواری حەشەرە و مێرۆزیان بەخشەکانی لەسەر نەبێت ڕەنگی سەوز نەبێت بەڕاستی ئەو پەتاتەی کە ڕەنگی سەوزە بێ یەکێکە لەو مادە ژەهریانەی کە تیادا دروست بووە پێویستە ڕەنگێکی قاوەیی تایبەت بەخۆی هەبێت دوو جۆر هەیە لە بازاڕە کاڵ هەیە و تۆ هەیە پێویستە چەکەرەی نەکرد بێ نەخۆشەکانی لەسەر نەبێ شوێنواری مێروەکانی لەسەر نەبێ و ڕەنگی سەوزیشی تیان نەبێت. مامۆستا با باسێک لەوە بکەین تا چەند لە ئێستادا هاوکاری جوتیاران کراوە بۆ ئەوەی کە بەربوومەکانیان بە شێوەیەکی باش بخەنە بازاڕەکانەوە تا چەند هەوڵ دراوە کە بەربوومی جوتیاران ساخ بکرێتەوە بۆ ئەوەی کە ڕەنجی ئەو ساڵیان بەزایان نەچێت. ئەوەی کە هەیە بەڕاستی بەداخەوە کە ئێڵین ئێمە لە مارکێتینە لە بە بازارکردنی بەرهەمەکانە لاوازین زۆر چ لە ناوخۆی خۆمانە چ لە دەروی وڵات ئەمەشێکە لە هۆکارەکانی سەرەکیمان کە بەرهەمی ناخۆیمان لاوازن. ئەوەی کە جێگەی خۆشحاڵیشە وەزارەتی پشتوکاڵ پاڵپشتێکی باشیانەکان لە نهێنانی ئەو بەرهەمانەی کە پێگەن بەرهەمی خۆمان لە دەرەوە ئێستا ئەم ساڵ لەم ئێستادا بڕیارێکی زۆر باش دراوە بە قەدەقەکردنی بەرهەمی هەنار هەنجیر ترێ و زۆر پەتاتە زۆر بەرهەمی تر کە لەیەکی هەشتەوە بە هیچ شێوێک داخڵ نەبێنێتە کوردستانەوە هیوادارین جێبەجێکردنی ئەم بڕیارەش لە عەرزی واقعا عنی بکرێت و جێبەجێ بکرێت نهێڵدرێت بە ڕێگەی قاچاقم بەرهەمانە بێتە هەرێمی کوردستانەوە بۆی بەرهەم ئەمە یەکێکە لە کارە باشەکانی کە وەزارەتی پشتوکاڵ کردوێتی کە جوابی پرسیارەکەی توێ هاوکارێکی باشە بۆ جوتیاران و هەوڵ بدرێ ئەم بەرهەمانەی جوتیاران کوالیتیان باش بکرێت لە ڕووی تەندروستیەوە باش بێ بووی بتوانین هاوردەی دەروی وڵاتی بکەین. هەر لەسەر ئەوە مامۆستا باسێک لەو بکەین لەگەڵ ئەوەی ئەو هەموو بەربووممان هەیە بەڵام بیر لەو نەکراتەوە تا ئێستا ببرێتە دەرەوەی کوردستان لە دەروی کوردستان ساخ بکرێتەوە کاری ئەمە چییە؟ هەموو وڵاتێک لە حیزبی زراعەکەیان مواصفاتێکی داناوە یان مواصفاتێکی ئیقلیمیە یان دوێلیە دایناوە بۆ بەرهەمەکانی بەداخەوانێ ئەو مواصفاتانەی ئێمە تا ئێستا وەرمان نەگرتووە لەسەر ئەو شێوەیە لەسەر ئەو شێوە کوالیتی کاوان داوایەکەن ئێمە بەرهەمەکان دروستکەین ئەمەی ژەگەل لە هۆکارەکان چەند بەرهەمێکیشمان ڕۆشتووە بەڵام بەگشتی بەرهەمەکانمان هۆکاری سەرشی ئەوەمانە باشترین بازار لە ئێستا بۆ ئێمە بەڕاستی بازاری بەغا و باشووری عێراقە بەداخۆمە زۆر جار بە هۆکاری سیاسی و بەهۆی بیانی جاجا ڕێگە لەم بەرهەمانە ئاگیرێت لەبەرم هۆیە بووە بەڕاستی مارکێتینمان بە بازارکردنمان کە زانستێکی بە بازارکردنی بەرهەمەکانە یەکێکە لە هۆکارەکانمان کە نەمانتوانیوە بە بازارکردنەوەکەین لە دەرەوەی وڵات دووەمیشمان باشکردنی کوالیتی بەرهەمەکانمانە
کە بتوانین هەناردی دەری وڵاتی بکەین. مامۆستا تا چەند ئەو پەینە کیمیایانەوە ئەو دەرمانانی کە بەکار ئێنێت لە کاتی کشت و کاڵکردن بۆ جوتیاران دابین کراوە تا چەند گرنگەکە بۆیان دابین بکرێت تا چەند گرنگەکە لە ڕووی جۆر و کوالیتیەوانەیە دیاری بکرێت کە کامە بەکار بهێنرێت. زۆر ڕاستە خۆی حەقا وەزارەتی کشت و کاڵ چکە وەزارەتێکی خەدەمیە بۆ بەرهەمەکانی وەکو گەنم و جۆ و دانەوێڵەکان سەما دەهێنێ ساڵانە بە تەوزیعەکە بەسەر جوتیارانە و جۆرەکەشی دیاریکراوە بەڕاستی. ئێستا ئەو سەمادەی کە بۆ بەرهەمە استراتیجیەکانی وەکو گەنم و جۆ ئەوانە بەکاردێ بەکار ینی دیارە و وازەحە لە لای جوتیاران و زۆر ساڵ لەلایەن وەزارەتی کشت و کاڵەوە بڕێکی باش ئەان بۆ دابی نەکرێ هەندێکیش لە ڕێگەی کۆمپانیەکانەوەیێت بۆ بەرهەمەکانی تری وەکو سەوزە و میوە و شتەکان بەڕاستی ئەمانە لە ڕێگەی کۆمپانیا کشت و کاڵەکانەوە یەتە نووسینگە کشت و کاڵەکان لە بازاڕەکاندا بەڵام ئەمانە لە ڕێگەی تاقیگە و پشکنینی هەرێمی کوردستانەوەیەن بەڕاستی ئەو سەمادەی کە بۆ جۆرەی کەیت بۆ مواسەفاتەیەت لە دوای پشکنین ئەگەر ئەو مواسەفاتی نەبێ نەیان لێبێتە هەرێمی کوردستانەوەی ئەمە ڕێگەیەکی باشە هاوکارێکی باشە بۆ براجوتیارەکان کە ئەو سەمادەی کڕن ئەو کوالیتی تەیە کە ئەوانیانێت. مامۆستا باسێک لە دیاریکردنی نرخەکان بکەین. هۆکاری چیە ڕۆژانە نرخەکان گۆڕانی بەسەردادێت بۆ نمونە ئەگەر ڕۆژێک کیلۆیە تەماتە بە 1000 دینار بێ ڕۆژێکی تر ئەبینی بە 500 دینارە یاخود لە شوێنێکی تر جیاوازترە تا چەند گرنگە کە نرخێکی دیاریکرا بۆ بەربوومەکاندا بنێ بۆی کە هەم جوتیارانیش بتوانن کە بەرهەمەکانیان ساغ بکەنەوە هەمیش هاوڵاتیان بتوانن کە بیکڕن. لە زۆر وڵات هەتا وڵاتانی دراوسی خۆشمان ئەگەر سەریکەی نرخی بەرهەمەکانی جوتیاران پاڵپشتیەکرن ئەو نرخەی کە بۆی داهاندرێت لە حاڵەتێکا کە کەمتر کات لەلایەن حکوومەتەوە پاڵپشتیەکرێت ناڵم بەرهەمەکانە نرخەکەی داڵمەزەی بۆی جوتیاران پاشەکشە نەکەن لەو ئیشیان و لە دابینکردنی ئەو بەرهەمانیان بەڵام بەگشتی نرخ لای ئێمە لە بازاڕەکانی ئێمە لەسەر کەمی و زۆریەکوێت لەو ڕۆژەیە کە لە عەلمەکان هەیە لەسەر تەڵەبەکرێت عەرز و تەڵەبەکرێت نرخەکان دیاریەکرێت. ئێستادا کە بەرهەم زۆرە چەند مانگەکە ئێمە ئیکتیفای وەرزیمان هەیە لەم بەرهەمانی ئێستا کە وەکو تەماتە و خەیار و پولەکە و هەندێک بەرهەمێکی تر کە ڕۆژانە بەکاریە تقریبا سعرەکان سابتە ئێستا بە مانگونی و بە دوو مانگ سابتە بێ بەڵام کە ئەو کاتێک کە پشتە بەستین بە بەرهەم لە دەروی خۆمان نامانمێنێت بەداخەوانێک کە خۆمان بەردەوام ناخۆین بەرهەم بێنین کە لە دەروی کوردستانیت ئەوانە کێتە سەر عەرز و تەڵەب ئەو ڕێژ ئەو هینەکێتە عەلبەکانە و ناو پارێزگاکانە. دەستەکانە خۆش بە مامۆستا سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆ زانیاریەکانە بەڵێ سوپاس بۆ مامۆستا زانا محەممەد شارەزا لە بواری کشت و کاڵ و بەڕێوەبەری توێژینەوەی کشت و کاڵی سلێمانی کە بەشێکی ڕاستەخۆ لەمەڵ بوو بەڵێ ئازانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەوڵان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.